ڕۆژی دووەم ئینشاءڵڵا دەینەوە هەر بە مەتەڵەکە دەست پێ وازمان لێ ناینەوە مەتەڵە بەڵام ئێستا ئاسانتر یەکەم باشە بە یەک خەت ئەوە نابێ مستەحیلە ئەنا لۆ زوو هەوڵدە تازە باسی هەوڵدانمان کرد لۆ ئەوە زوو لۆ زوو مستەسلم بوون هێشتا تازە سوالەکەم کردە لۆرە نا ئەوە نابێ یەک خەت سندیش خواردووە ئەستا نا بەڵێ ناوە کا یەک خەتە نا یەک خەتی ڕاست کێرف نەبی هەموو بەسەر هەر نۆ بازنەش تێپەڕی ئەوە پێنجە مامۆستا مامۆستا خاڵەکان بکەیە سەرێک باش چونکە مەرجەم دانە نابوو دەست نەکەیە فەرەزەنەوە کۆینەکان هەمووی یا ئەوە دەینە سەرێک باش دەست خۆش یانجەی دەست خۆشی ئەوە حەلەکە ماشەڵڵا دەست خۆش تەماشە دەرگای بیرکردنەوە کە کراوە شت دێ دەست خۆش وەڵا زۆر سوپاس مامۆستا وتی زوومی بکەین ئەوەندە کچکەیەکەیەوە دوای بە خەتەچ بەسەری دادێ ئیبداعیە دەست خۆش زۆر سوپاس ئەی ماشەڵڵا بە خەتە چیپان لۆی لە مێشتی خۆتە تو داتنان خەتە چی بارێک بی دەست خۆش مامۆستا بە خەتە چیپانەوە بە فرچە چیپان دادەی زومەرێ مستەحیلە هەو لۆ خەونیە بەرێ باشە ئینشاءڵڵا بەڵام تەماشاکەن ئێستا ئەتۆ کە هەوڵ ئەدەی بەس لەوەی یانی مەسەن زوو ڕێت لە خۆ داگرت کە گوتت مستەحیلە تۆ یەکسەر ڕائەوەستی تەفکیرت ڕائەوەستی هەوڵدانت ڕائەوەستی لەبەر چی چونکە ئینسان هەوڵ نادا بە دوای شتی مستەحیل بڕواتن چونکە عەقلەن ئەرێ ئەو شتە مستەحیلە توانی بیکەی مەسەلەن ئێستا ئەگەر پێتان بڵێم هەم لێرە بە و هەم لە ماڵەوە بە ئەکرێ بەدەستە ناکرێ بەکردنەوە ئەکرێ ئێستا برێ وەڵا فکرم لە ماڵەوە بەس خۆم لێرەم بەس ئەگەر برێم نا هەر بەدەستە خۆت ئەلێرەش بە و لە ماڵەوەش بە و ئیشەکانی خۆش لێش بکە و لێرەشەوە تو ئینوەن ئەرێ مستەحیلە کەستان هەوڵەدا ئەگە برێم هەیە دەفتەرە نا 50 دەفتەرێ دەمێ ملیار دۆلارێ دەمێ هەوڵ نادەی لەبەر چی چونکە شتەکە خارجی قودرەتە مستەحیلە هەوڵ نادەی چەندی فیزیش بکەم هەوڵ نادەی لۆیە زوو ئەو وشەی مەڵێن مستەحیلە نابی ناکرێ برێ نازانم ئەو بڵێ وەڵام نایسا کە گوتت نایزانم چیا احتیمالە فێریوی کە گوتت تا ئێستا نەمبینیوە شتی وا بکرێ یعنی محتەمەلە لەمەودا بکرێتن وەنا باش کەواتە ئێستا مەسەلەن هەر لێرە دووسێ حەلمان کرد بەس تەفکیرت چۆ out of the box چەند حەلەک یەک گوتی زوومەکەین لێرە فەرمووت چی کۆینەکە چونکە من ئەو مەرجەم دانە نابوو کە نەگۆڕی یەکیش مامۆستا فەرمووی بە خەتە چپان ئەوشی مەسا باش ئێستاکە ئاسانتریەکە ئاسانتریەکە قناعة زور مشكلة يعني إنسان قناعتي باش لكن من أول حل نبوة لو لبرتي حل نبوة بس مثلا أم شرطم تبون شرطت نبوة الشرطم قلتم يا خاتبي بس قلتم خاتي باريق بي نعم بس بعد كذا هالنقطة كان هم ديار استاذ نا استاذ أو بس لو هندي هتاو بي با بانتر بي فرتكي بانترك إذا خلوا لك خبرنا شيء نانا ئێستا تو کە ئەڕۆی مەسەلەن لە جادەی ئەرێ جادە خەتەوەنیە خەر خەتی ئەوەن دەپانە مهم ئەزام گوتمە وەنە زەر چاک باش ئاسانتر یەکەم بەس نەتان پێتان ناڵم یەکەمە هۆمۆرک باش ئێستا دەمەوێ بە یەک خەتی باریک
هەمووی ببڕی بەڵێ نانە گوتم خەتەکی ڕاست زوومیش نەکەی ئەوەش نەگۆ بەرێ ئەو گوتیەوە یەک ڕێز ئەو حەلە نا خەلا بەرێ قەینا مشکلە نیە شێپەکەش بگۆڕە بەس بە چۆن ئەیگۆڕی ئەوە با حەلە چتر بێت ئەوە گوترا شێپەکەی بگۆڕی گوتمان ئەو بەس ئێستا شێپەکەی بەو نەوعی ناکۆی نییە لە سەوەڕەکەی دروست کرایە ئەوساکە بەلاری دایانێنە ڕیزە هەنێتان خەتەکەش پێدابین ئەخ چۆن بیکە لەسەر ینی لە سەوەڕەکە دروست کرایە هەتا نەڵێ ئەوە کۆینە و هینام و ئەوە نایە بەڵێ ئەخر ئەوە یەکەم جارەوە گوتی بەس ئێستا لە سەوەڕەکەیە چۆن لێ ئەەکەیەوە ڕێزی ئەەکەی ناخەوە شکلە چیترت ڕسم کرد ئەو شکلە نەوە ئەم نەرێم ئەو بەو سێ لە بەس ئەو حەلەی هەیە تازە گوتمان وامەڵێ برێ نایزانم مەسە وانە برێ ناکرێ ناکرێ بەڵێ هەندێک شتێ مستحیلە وانە هەندێک شتێ مستحیلە بس ئەوەیان مستحیل نیە ئەوەی کە گوتم مستحیل نا دەستکاریکردنی ناخرەوە شکلەکەت گۆڕی بەرێ بەڵێ باش بیری لێ بکەن و قەینە دوای دەمە چی دی بازارێ بچینەوە سەرمادەی ئەوجا ئەگەر ئەوە بوو ئینشاءڵڵا کاتمان هەبوو لەوەتان حەلەکە بەس مستحیل نییە بەس ئاوت ئۆف زە بۆکسەکی گەورەی دەوێت یعنی ئەوجارێ بۆکسەکی کچکە ناوی دەرچوونەکی باشی دەوێت لە بەڵێ جان زۆر باشە ئەسڵەن ئەو ئیبداعی ترن منداڵ لەوانەیە بەخۆ قودرەی ئیبداعی زیاترە ئەمە مێشکمان لە قالب درایە خۆ یەک لە غەرەکانی قوتابخانەی ئێستا لەوانەیە مامۆستا ڕۆژان لێ ئەوە بێ یا مامۆستا ئامانز باشە ئەو لێرە نیە غەرەتەکان و یانی یاخود ساید ئیفێکتێکی گەورەی قوتابخانە کوشتنی ئیبداع چونکە هەموو شتێک ئەو منهەجەیە ئەوها بیر بکەوە ئەوها دانیشە ئەلێرە بی لەبەرەوە منداڵ کە دێتن بەخۆی منداڵ ئیبداعی 100% کە لەدایکە بی و گەورابی و ئەوە هەتا پێڵی تقریبا 20% ئەگەر لە بۆ بمینێتەوە باش ئەوەندە پێ ئەگوترێ ئەو هەنا ئەو هەمەخۆ ئەو هابکە ئەو هابکە قەیناشتی قیەمی ڕاست ئەوە هەردەبیت ضەوابط کە ئینسان بەبێ ضەوابط کەسێکی بێکەسایەتی و بێشەخصیەت و مایع دەرەچی دەبی ضەوابطی هەبی بەس مەسەلەن خودی ئەو دەفتەرانە دەفتەر کە لەسەر خەتە نووسی بەشەکە لەوەی ئەویش هەر لە قالبدانە کاتووی لا دەبی لەسەر خەت بنووسی نابي ورقة سبيبي فرضا أو هذا مع العلم مثلا تلخيصي مادة بما يندماب بي أقل فرصة تشتري يعني مثلا لسر ذاكرة ولا سر مايند ماب وياد قد أو بكين بعكسه زور باشترك كأتو مقيد نبي بخت زور لمش كت زياتر أمينته تاوي لسر خت أو هالبنوس ما بستم خودي أوشتانا مثلا هر بيت قوت رانا أو هنكي أو هنري إلا أويا مثلا برازایەکەم مەسەلە لە سێ ئیبتیدایی بوو ئەوەندە حەزی چێ مامۆستا گوتی ئەو شتەی بنووسنەوە چۆن مارەی واجبی دواییشی نووسیەوە ڕۆژی دوایش هاتەوە مامۆستا دەفتەرەکان هەدا تەماشای کردە یەک زلەی لە بنی جێدا گوتی هەتا پێت نەڕێم شتی بنووسە نەنووسیەوە بەخۆت يعني إذا معكم ما شاء الله مستوى بعد ولا شابتر يكمل من أو ما إلى الدوية أصيب وتحالي جو اللي دا يعني خلاص أتا أمن بيتنا رم أو هبكي أو هنكي أو هموي لقالو دان لو بعكسه استاوشت أنا لو أنا بمندالي بري زوتر حلقات لجوري لبرتي تونك أو بوكسي داري هشتانية زور بري
زۆربەی وڵاتانی کە اعتماد دەکەن لەسەر ئەو گیۆپۆلیمەوانە بۆ ئاستەکان دابەش دەکەن بۆ سین و ئێران و رووسیا و ئەو وڵاتە پێشکەوتوان لەسەر ئاست دنیایە هەندێک بەزڵ هەیە لەو ئاستە تەمەنیەکان دابەش دەکەن أكيد 13 ساڵ 16 ساڵ حتما يعني لوانەیە فڵقات فەردی هەبێت لە بینی سەد لە سەد لوانەیە عقلیان پێش تەمەنی وایە کەوتی لە 30 ساڵی سەد لە سەد بەڵام هەمیان لەو ئاستدا نەبنەوانێ أكيد صد لصد بس باهر لو خوشي يعني أويك ها ياري وشت هموي هي لسر كنسرة مثلا بلس 2 بلس 3 بلس 5 مثلا هنا يعني النسرة مثلا ريدوس ها 5 صال 10 صال يا دهتا دوازده مثلا أو أنا النسرة كابراي قلتي من زور زيرك زاني قلتي لو لبت أزاني قلتي والله قمكم كري لسري نسرابو 2 صال كتي أمن بنيو ساعاتي حلم كرت يعني وإزاني وبدو صال حدبي من دال تندي أو شتاني لقلب كي زيركاتي زو زياتر أبي آي كيو باشتر أبي هر تند آي كيو عندك كرين ثابتة بس نسبة شي بسيط زيادة بس أو نسبة بسيطة زورة لبو إنساني كزيادة أو يشبه وشتانه حلوي بري ما مست بله بس أزيت لي توزيت عند برسك لسه تعبهم ولا حزم مدرسة جديد ما مستعدش نزور وجهه كان وقت مش كده مثلا ده أو بعد المستوى بيستوجب على المستوى يعني نبدأ بس يعني في حزم ليه أو ما بس نتصل أصوات ما مستوى خانج نكمل بيننا وقت يقول لي ده بانج ده بعمل من بتحسب تنزور بالحزب نسيم خلنا ويا جان فتبقى كل درس دكتور يشتري وزيادة زورته وتدواني دكتور زيادة داني تشجيعي كذا حق أو ترى زيادة نباتي بستار كذا كذا سيزا زورته نمو مسلم سرعة جان زور جوانه دست خوش بی يعني ایشه چی زور باشی کردیا که نکبره نه نوسیواتا من او پیم گوتی پنس او مثلا 3000 بنوسه 3000 دست خوش او يعني نمونه چی زور جو ما مستعد کاری کرد بله ما نمونه چی خوم به پیتوانی و بسرم يعني هي تيز لبيرنا كم صفي دوي ابتدائي بوم إملاء ما نهبو بيشتر إملاء وابو ما مستعها كلمة داخل بالضبط أمن لمن دالي راد راخبو أدبي ما يعني تا أدبي شو ما أدبيش يعني حموش تجيك زار بخي موتا رقمي ساري موبايل طبعا وايا أتدرخم كردو بابتكي اللي خم همون نسيوا جيم ندا دا ما مستايك يعني كلمة جملة راس هاديتي ويزاني خوكي ده كما قلنا دالي صفي دو ابتدائي خاصة زمان بيشتر نوتا كان كاستاني أبو باشي ليدان بابرين نقص نفسك قلت يستبرص صبوري على أساس لبيش طلبة كان بشتر يعني أوام كاب بدري موا هماش تملس صبوري دوباره كردوا أو زاني شو بو استجبر كما تشتري لنا ده لا أزار لا حسوديان كما تشدي لده أنا سالك تابهم زربانجي ذكر دماتي ذكر دماتي لبينا كم ظلم زور شكا يعني أولادياتي ببيني كأمنها من ضسري جوانا دستخش زو حكم ندن وكما مستاذ زو حكم ندن چونکە ئەو نوع هەڵە زۆر دووبارە بوویتەوە یعنی بە نمونەی زۆر مەسەلەن کە زوو حکم ئەدا ئەو دوای لە بۆی دەرەکەوی کە ناوانیە ئەو دوای هەندێک جار ئەها پەشیمانیش بوویتەوە تا نهایەتی ساڵێ هەر ینی ویستیتی تعویز بکاتەوە بەس لێدانەکەت زیاتر لە مێشکە تا زۆر زۆر تاک باش ئەوە چیە؟ ڕووبارە؟ باش دەست خۆش وێنەی ڕووبارەمەنێ ئێستا لێرە لات وێنەی ڕووبار باش سوالە چی دی؟ ئەوانەی بەتایبەت مامۆستای جوگرافیانە ئەگەر لێرە هەبی زۆر باش ناوی ڕووبارەکەم پێ بڵێن کە لەسەر نەخشە دروست ئەکرێ بەس طبیعیە یعنی نمونەی يعني ربارة سروشتي نقناته شيء آوي كبشر لي دابي ناوي ربارة كم بيبلين عفوا بس مردكية لسر نخشة براسته أتواني رسمي بكي خطة راست
دكتور أمازونش دكتي بس نانا هو تماشا تسونا يعني ربار هاي وانا عادة دي واتي او نا ربارك راست براست درستك نعم نعم نيلزور فاروخيت بيتيز نخير يلا ما مستعين جغرافي كسلين نعم لو تان هي جوجل ايش ليدا لا تا قنا ما عندي ما بن نية والله ما بدي نية ده بس سؤالك اوي لبرت النية يلا لبرت النية لورك ناكي او ارواو زويتيتي قينا خرقو مسلك او مقطعك باش استواني اليرا او هرتن ولا التلفزيوني او كدرناتي اليرا يكسر بستولاي بعمرو بار سروشتي بس سروشت قينا ناب وجوابك عامه وفوق ما دريا وجبارة كان خلقتي سي شاخ وداخل قلتو مثلا لا تبغى وإيش تقولي نزيك تكردي بس هونيا ايه سكين كذا زين كان زين دائما الرجال لا لبنا ما كان بشواز دست خوش حق تبلكته دست خوش ربار او ارواو ارجي ريخو يقريلونا تاو هدفها شي هي امانزه شي هي كبقاته دريا اصل واعي لير صبر مانيا بس بابرين اليرا اجر او صبر صبر ايش بس قلم مشتي مشكلة نه بابرين اليرا سرتاوا كيتي او كو ابيتوا اصل واعي بيت دريا او ها يكسر برجيو او بلام ايه شلاش تيبي اغوتري نرمون يعني دست خوش فاس نرمون يعني فلكسبل مرونه هي مرونه خوي مرونه تقريبا لكردي زور تاستا يعني كلمه بالضبط نرمون يعني اوابي نزيك عليه عفوا لكاتي ملكتني شغله نرم بي زياده لك لقرتني يعني او صفتيها او حزي لو كسشك او صفتيها زور باش استا او مثلا صفه مرونتها يعني خو گونزاندن اتواني خوي بگونزيني لقروي مثلا دي اروا باش اير نما او هذا او هاتم مهم بقما امانزي خوم كواتا اگر انسان مرونتي هبو استابرين استشتكي زياتر كاين او زاري بشري عناد هي نيا اري بويرانا واستراس من يكبر بس تلو درسته كم نيا سدت الى فيش داني اري دب مرونت تاكا اي اري حيله نا مرونتك الى تدا اري لوم راوستاتش كما كلاسر مراوستا زاري خو جيت زياده بي كان يزيك او بو بر او بي تواو او زاري او بشرعي ناده تابي هاوارك زو درجا كان اللي بكنو هتا سدنا رخاي او كاته مجبوره بي او بربستكي دانايا رشت لبو بكاته كاته تلجاني شهرواي اجا صفتي مرونه هبيتن بربستش زور لبيشت جاري شواهي بربستك اوها قورت لبيش دا انين صدقه بس اصل وايت بكي استا گرنجي بخوته داي خود بهزكي تا حدچي او جاري او بربستي شدانايا ريت لبو اكاتهم كاتيك لصفتي زور قوري ما مستاي ككاريزما بيتنو كاريزماي هبي او هيك صفتي مرونتي هبي لبرتي چونك
بەس کاریزمایە لەو زڕوفەی لەو تا ئەوەی و بەو ئسلوبەی دەبیبرێ 1 2 3 4 5 ئەو شتانم لۆتە ئامادە بکە ئەمن کاریزمامە ئەوە نەبوو ئەمن کاریزمانیمە ئەمارێ نا دەبیت چ بکە لەگەڵ بربەستەکان بربەست زۆرن دێتە پێش خۆی ئەگونجینی ئەتوانی تەکەیوف بکە توانی ئەوەی مەسەلەن وەڵا ئەو شتە هاتم ئاوهانە بوو ئێدەی ئاوهانە بوو چاکەی چ شتێکە گۆڕی مەسەلەکەوە نییە برێم ئەمن ئاوهامەیان نە بەس ئێستا مەسەما ئەمەستا ڕۆژانەمە پێک هاتێن قاعە کامە بی ئەوە بێ قاعی خوارەوە نیە لە خوارەیەدا لە ئەساسی بێ ڕێک نەکەت لەبەر زروفەک تعمیرە شتەکە نەگونجا گوتیان وەڵا قاعەکەمان گۆڕی کردمانە ئەو تەواو دەنە ناڵێمەوە لۆ خۆتان کاریزما ئەوە بن خوا حافیز ئەبی نا ئەسڵ وایە چ بکەیت خۆ بگونجینی لەگەرەوەی هەندێک تەمرینم دانابوو لەگەڵ تام بکەم کە ئەگەر یوبی تا ئەو تەمرینانم لەغۆ کردو هەندێک تەمرینی دی یعنی کە بکرێ 2 2 3 3 دێڵە ئەوە ئەنجام بدرێ تەواو ئەگەر ئەوهانەبی دەبی برێ خەلاص وەڵای ئەمە ئەو هەپێک ناتێن خوا حافیز خوا حافیز ناک دەبی مەڕوونەت هەبی لەوانەیە مەسەلەن ئەچیە دەرس شتێک متەوەفر نییە پاوەرپۆینتت دیاری حازر کردێ خۆتماندی کردێ 2 سەعات ئەچی کارەبانێ پاڕ ئەوە داتە شۆیش ناکە خەلەلەک هەیە ڕەبت نابی لەگەر سکرینی تا وەڵاهی شتی خۆشم لۆ دانابوون بەس تازەتەوە دەرستان پێ نارم نا دەبی چ بکەی دائیمەن پلان بی و پلان سی هەبیت ئەوە مەڕوونەتە کاریزما دەبی کەسێک بی دائیمەن پلان بی و پلان سیت هەبیتن لەژێ بتوانی خۆت بگونجینی لەگەر هەر زڕوفەچی و هەتاوانی بربەستەکانیش باش کەواتە دەتانی یعنی ئەو قەناعەتە ئەم بەخۆم چونکە ئەو قەناعەتەم هەیە ئاو کاریزمایە زۆرش وایە ئەوجا ئەمن داکەم بەڕەحبی کێشەکمان بۆتە منیش حەلمان نەکرد ئەو دەبۆ ئاو کاریزمایە ئەمیش دەمگوت ئەو کەسەی لەناو ئاوی بەتەنیا مەلەوانی دەکەیان بە لەمەچی دەڕوە ئەو کاریزمایە مەلای تێدا ئەکە ئێستا تەماشاک با بزن دنیا ئافریقا گوتە ڕسمەچی بکەن ئەگەر لە بیری دیگە ڕسمەکەی ئاو زۆر جوانە جوان دەست خۆش جوان لەویست ئێستا تەماشا هەر خودی ئێستا کەشتێکی زەبەلاحی زۆر گەورەیە هەنا هەر تقریبان برێ گەڕک نییەوە هەر نیمچە شارەکە لە ئەوەی وەنیا باش ئەو کەشتیە تەماشاکەیە لە چاو یەختەکانی تر و ئەوەی چەند زەبەلاح و گەورەیە بەچە ئەجوولێ بەچت لە ناو ئەو ئاوەی لە ناو ئەو دەریای ڕاست و چەپ ئەکە نا بە پەروانەی ئەچتە پێش بە کاپتنەکە کە سوکانە نا بە چاوەڕێی شەپۆلی بکە ئەو لاو ئەو لای پێیەکە ناوە شراعی نییە هەتا بەهەوە ناوە بە ماتۆریەوە بەرەو پێشت ئێخە سوکان هەر دیدی دەکە مەسە ئەو مەچینەکەیەوە نیە بە عەرەبی دەفەی پێ گوترێ ئەو پەروانەکە بەرەو پێشە بە بەس تشتێک ئەیجوولینی ئەو باڵە بەرەو لای ڕاست بەرەو لای چەپ وەنا ئەو تیارە گەورەیە باڵە فری وەنا بەس تشتێک وایە کە ئەو تیارە زەبەلاحە دووقاتیە یعنی ئەو ئێرباسە گەورە بەو پارچەیە بەرەو سەرەوە بڕوا تیارە ئەنیشی بەرەو خوارەوە بینی تیارە بەرزە بیتەوە باش چ پەیوەندێکی بە مەڕوونەتەوە هەیە ئەوەی کە گوتمان ئێستا ئەو پارچەیە چ پەیوەندێکی بە مەڕوونەتەوە هەیە هاوسەنجی نانە لەگە مەڕوونەت لەگە سیفەتی مەڕوونەت جوانە بەو شێوازەی کە پێویستە ئەوە باش ئەو تیارە زەبەلاحە ئەو کەشتێ زەبەلاح زۆر گەورەیە پارچەیەکی بچووک
بەرزیە کاتۆ نزمیە کاتۆ دای ئەنێ طبعا بە ئیزافەی هەمووی بە تیمۆرکە ینی بە مەچینە و بە هەموو شتێکی بەڵام چ شتێک کاریگەرە لەوەی چ شتێک واکە ئەو تیارە بەرەو خوار بڕوا بەرەو سەر بڕوا بەرەو لای ڕاست بەرەو چەپ ئەو باڵە بچووکانە کە بەرەو لای ڕاست سەرەوە خوارەوە کەشتیش بە هەمان شێوە ئەیبە عیبارەتەکەیە کە ئەگوترێ الأكثر مرونة يمكنه التحكم في الأمور چێ زۆرتر مەرنتر بی و فلێکسبڵ بی و ئەدابتە بی ینی ئەوە بیتن توانای تەکەیوفی هەبیتن کۆنتڕۆل لە دەستەویە ئەوە ئەما کەسێک بەس یەک نەوع و هیچ ناگۆڕێ و مەقسەدم هیچ مرونەتی نییە ئەوە زۆر جار ناگا بە ئامەد زۆر جار ئەو ئەوەندی ڕێی کوبرەی شکستە خوا لەبەرتی چونکە مشتێک بە پێی حەزیوی ئەو مرونەتەی نییە چێ مرونەتی زۆر بوو ئەتوانێت هەر بەربەستەچی لە بۆ دابنەی وەکو ئاو کە گوتمان لەبەرەوەی مرونەتی زۆرە چیا دێتە پێشی خۆی لێلا ئەدا نازانم دۆڵە لە تەکەیوفی لەگەرەکە سەدی لۆدا ئەنەی خۆی مرونەتی هەیە تەریقەچی تر ئەبینتەوە کە بتوانی زاڵبی بەسەری کەسێک کە کاریزمای هەبی دەبی ئەو صفەتەی هەبیتن کە مرونەت یاخود قدرة على التكيف adaptability flexibility يعني هر ظروفك دي خوي أجنزيني لقل أو مثلا لتدريس أو زي استعمل باسمان لما مستعد كاريزمايا ك تون أو مرونة بكار بيني لوي هو هر كاتك أتو مثلا قلت من ما مست دوينه أو اجتماع قلت كقلت من ما مستا أصل وايا أو عنده هدفي پروردهی بی تاوره بکا هر بابتك هر مادك ربطي بکا بچی با پرورد او بچی اکره بمرونت اکره یچک لقطابیه كانت سؤالك اكا استا او سؤاليك يكسر اتو دبي او ما مستايا استجابي او هابي تون او سؤالي او قطابيه يكسر كي بمادي ويكسر ربطي كي بشتشي تربوي وابكيك أو موضوعي أو بيقدر التعزيز لا خوي تحفيز مان هي وتعزيز بس تعزيز زور مهم ترى لتحفيز تحفيز بس هاندانا تعزيز بهز كردنا بال بشتيا يعني أتو أوها كواتب خوي بي زور يعني مهم أبيتن كسؤالك يوي درسك دولمنت كردو وايلي كرت كواتو برو شرحة شي زياتري بلي آفرين مثلا أو سؤال زور مهمة أو زبيني لقر موضوعك تيكالك ولقر شتش پروردهي تيكالك درزي زور بسكوليا أواني تاريان زعيفة ناتوان زور بأساني داي بدرزي وقتا جانا دو دقق سلسة درز بريئة توفيلي زور بسكوليا درزي شدورینەوەی بەکاردێ لەوانەیە وەکو شتێکی زۆر سادە ببینین بەڵام لەو کاتانێک کە دەبیتە حاجەتە ئینسانیە لەو کاتانێک کە زۆر پێویستە بوونە لە دڕیان لە سەفەرەک دەرزی دەبیتە با بڵێین کەلوکەلێکی زۆر گرنگ لەو کاتەدا زۆرەها ناوی دەرزیمان هەیە دەرزانە جارێیە مەسەن زۆر باریکە زۆر بچکۆلەیە مەسەن زەنجانی پێ وەدەکەی لە مەکسیان جێکی ئەوا لە دەدڕێ هەروەها بابەتێکی دیشەیە کە هەر دەگەڕێتەوە سەر ئەوەی ئەویش دەرزیە بۆنە هەممان کە نەخۆش دەکەوین دەچین دەرزی لێ دەدەین کە ئەوەش بە دەتوانین بڵێن عیلاجە زۆرجار هەندێک جۆری دەرمانی هەیە بە شێوەی دەرزی لە مرۆڤەکان دەدرێت ئەویش بە هەمان شێوە و جۆرەی تریشمان هەیە لە دەرزی ئەوانەی محەجەبەن لە زیاتر بەکاریدێنن کاتێک ئەگەر یانێ دیفۆری چەپیەکەیان چاپکەن ئەو دەرزیە گچکانیان لێ دەدەن کە ئەوە مەسەلەن لە بۆ شێواتی جوان ماشاءالله دەست خۆش زۆر سپاس باوشن تا شتێک جاری واقعیان بەکاردێنین کاتێککە دەماتە باوشن بە خۆدا دەکەیت یعنی باوشان دەکەیت کاتێک جاری واقعەیە دەڵێت تا سەردا ئاگە دەکەیەوە بۆ خواردن و شتە بژاوەکان باوشێنی پێ دەکەیت بۆی ئاگرەکە خۆشکەیتەوە جاری وایە باوشێنی شت دەست ناکەوێت بە شتێکی مەسەڵەن باجەمە قەبایە دەفتەرێکە هەر شتێکێکەوە باوشێنی پێ بکەیت باوشێنی خۆش پێ دەکەیت جوانە
ئەو ماوادانەی لێ دروست دەکرێ باوەشێن ئەو مادانی کاوەتم باشن دەتوانین لە پارچە کاغەزێکم یاوە خۆی ئاسنێکم یاوە شتێکی باقی بازیکم بڵێ هەر شتێک بێن قماشی زۆر دەتوانین قماشیش دەتوانین مەسەلەی شتێک لێکوای دەکرێت لەناو قماشەکەنیان ناتوانێت پلاستیکە قماشە هەندێک شیشە هەیە لەوانێ زۆر بادێکی بتوانی باوشین باش غەیری هەوا لە بۆ چیتر بەکاردێ باوەشێن غەیری هەواکردن و ئەویش هەر لە بۆ هەوایە بەرێ لە غەیری لە بۆ هەوا جوولاندن جوانە ئەوانە یابانی و ئەوەکان بەکاردێن باشە لە دیوارە دەی وەکو زی جوانە دەست خۆش سپاس دەست خۆش سپاس قماش مادەکە سێچار جووری هەیە هەیە لە کۆتن دروست دەکرێت هەیە لە سلیک دروست دەکرێت مەڕوونەی هەیە و کاریزمایەکی جوان دەداتە هەر کەسێک کە لەبەری دەکات هەندێک نەفەر هەیە ڕەنجی پێستی لەگەڵ ڕەنجی قماشەکە دەگۆڕێت ئێستا هەر وەکو دیراسەت دەکەن زۆر جار دەبینین لە ڤیدیۆکان لە ئینستاگرامەوانە کە چەند کاریگەری هەیە لەسەر جەستەی بەشەر ئەوە وا دەکاتن کە ئەتوو بتانی نەوعی قماشەکی باش بۆ خۆت هەرفشێری کە وا بکە کە تەئسیر لەسەر کاریزما و شێوە بکات لەو جێی کە دەچی ئیشی لێ دەکەی یان میتینگت هەیە یان ئەو جێی کە پێویستە ئەوجا هەندێک لە کۆبوونەوەی خێزانیە هەندێک جاران لە ئیشە بەجۆرە قماشەکە کە لەبەری دەکەی و ئەو جلەی کە لەبەری دەکەی کاریزمایەکی تایبەتی دەداتێت جوان دەست خۆش سپاس ماشاءالله ماشاءالله دو هەرسێکم ئەوە ئێستا مەسەلەن تەمرینەکە چەندێ بیکەی مرونەت زیادە بی دوو استعدادی ئەوە دروستە بیتن لە ناو دەرس هەر چ شتێک ڕوو بدە بتوانی بیهێنیەوە ناو مەوزوع ڕابطێکەی شتەکە مەسەلەن دەنگەکی مەسەلەن شتێکە کەویتە خوارێ لە دەستی کەسەکی ئەتوش لە ناو پۆلی دەنجی دێتن شتێک تێکەچی منداڵەکە شتەکەکە هەر حاڵەتە ڕوو بدە بتوانی مرونەت هەبیتن کەوا یەکسەر ڕبتی مەوزوعەکەی خۆتان بکەیەوە بیکەیە نمونەیەکی حی لەسەر مەوزوعەکەی بەس تەمرینی دێ تەمرینەکە بەوەیە کات و لە ماڵەوە دانیشتی فەرزن چاوت بە سپلیتەکەوی سپلیت ئەو هایە لەوەیە لەو بابەتە لەو شتێ مێشکت ڕەوابەتە عەسەبیەکانی دروستە بیتن لەو بابەتە بحیث وای لێ دێ زۆر بە خێرایی ئەتوانی هەر بابەتە ڕوو بدە یەکسەر ڕبتی بکەیەوە بەڵێ بالضبط هەوڵ بدرێ ینی پرسیارەکانی ئیهمال نەکرێ جواب بدرێتەوە بەڵام بە پێی ینی ئاستی تەمەنی خۆی کە بتوانی لی تێبگات بەڵ زۆر سپاس گرنجیدان بە قوتابی ئەوەش یەکە لە صفەتە هەرە سەرچەکانی مامۆستایە کە کاریزمای هەبیتن لەبەرەوەی گوتمان ئەساسی کاریزمان لەسەرەوەیە کات چۆن بتوانی پەیوەندی لەگە بەرامبەر دروست بکەی عیلاقەیەکی بەهێز لەگەڵ بەرامبەر دروست بکەی ئەو جەوای لێ بکەی کەوا ئەو شەخصە هەست بکە شەخصەکی گرنگە شەخصەکە قیمەتی خۆی هەیە بەهای خۆی هەیە بەدەر لەوەی مەسەلەن لەوانەیە بە حەزی من نەبیتن بەڵام لە ذاتی خۆی ئەو بەهایەکی هەیە کە بتوانرێ ئەو بەهایی تەشجیع بکرێ گەورە بکرێ زیاد بکرێ احتیمامی پێ بدرێ لەوانەیە ڕەیەکی هەبیتن لۆی زۆر مهمە مامۆستات قوتابیەکانی خۆی بناسی وەختێکی کەمیشی هەبیتن ئەگەر بەتایبەت تەشجیعی ئەوەی بکە مەسەلەن چێ حەزەکە ئەمن لە مەسەلەن ڕۆژانە سەعات ئەوەندە تا ئەوەندە لە غرفەی خۆم مەسەلەن دەرسەکی ئەوهام نییە فەراغم هەیە هەر کەس حەزی کرد سوالی هەیە هەر کەس حەزی کرد مەسەلەن پرسەکە استیشارەکە شتێکە مەوزوعەکە دەیهەوێت لەگەڵم باسی بکە ئەمن ئەڤایلەبڵ هەمە ئەلەوێندەرە لەو سەعاتەی ئەمن ئەتوانم لێرە هەبم ئەوە پەیوەندێکی زۆر بەهێز دروستەکە هەر خودی جارێ ئەتوو کە بە قوتابیەکانت ئەڵەی
من يعني ئەو سەعاتەم تەرخان کردێ لە بۆ بەڕێستان و کە هەر کەسێک بیاوێ ئەگەر نەش هەیە لایوی مهمە کە ئەتوو هەستەکە ئەتوو گرنگیت بەواندا وبالفعل کەسانەکیش متأكد بە دێن وەشتی شخصی زۆری خۆیان باس ئەکەن لەوانەیە لای داک و بابی خۆیان ئەو شتیان باس نەکردبی بەڵێ نانا من نارم لە دەرس زۆر جوان ئەوجا لێرە ئەو زیرەکاتی مامۆستایە زیرەکاتی مامۆستایە کە ئەبینی پرسیارەکە پرسیارەکی واقعی بالفعل طلبی علمە یان دەیهەوێ مەوزوعی لا بدە ئەو کاتە هەر گرنگی بە سوالەکە ئێدەم دێن لەگەڵ ئەو نقطەی کە ئێستا باسمان کرد کە سەعاتەکەم هەیە دەست خۆش بیت دیارە تو مجموعە سوالێکی زۆر باشت هەیە کە دەتەوێت بەدوایە ئەگەڕێی و حەزەکەی شت فێربی لۆیە ئەگەر ئەو سەعاتە بێ لام ئەم ئینشاڵڵا سوالەکانت وەڵام ئەدەمەوە ئەوانەی ئەزانم ئەوەشی نایزانم لە بۆ ئەگەڕم هەتا پرسیارەکە یعنی وەڵامی پرسیارەکانت ئەدۆزمەوە بەڵێ چۆن؟ ئەکەیت زۆر جوانە کە هەر خودی ئەو جێگرتنە ینی کە تو حازری جێ بگری جارۆ هەیە لە مەشغەڵەتی ئەوڕۆ داک و باوک ناڵێم ینی لە خراپ هەیە ئەوەیە بەڵام لەبەر مەشغەڵات و گرنگی نەدان بە بوارە تەربەویەکەی منداڵی خۆیان ئیهمال کردێ و کاتیان نییە لەبەوەی وەکو حکایەتێکی ڕەمزی هەیە لەو بابەتەی کارێ منداڵێک چۆ لای بابی گوتی بابە مشکلەم هەیە سەعاتێکم دەوێ کاتم لە بۆ تەرخانکەی وتی کوڕمە تۆ دیارە نازانی من بابت چی ئیشەکا و ئەو هایە ئەم سەعاتی $100 وەرەگرم لە بۆ ئەوەی وازی لێ هینە دوای مانگە چیتر هاتەوە گوتی بابە سەعاتێکم بدێ مشکلەم هەیە حەزەکەم قسەت لەگەڵ بکەم گوتی کوڕم نەمگوت سەعاتی من ئەوها گرانە سەعات $100 گوتی با ئەمنیش لە ڕۆژانەی خۆم و لە جەژنانە و ئەوانە هەموو $100 کۆ کردیتەوە هاو $100 سەعاتەکەم بدە لۆ وای لێبێ باب و داک ئەوەندە دووربی کە منداڵی بە حەسرەت بی کە ینی بەس قسەیەکی لەگەر بکرێ نەکە چێ پڕیەکاتەوە ئەلحەمدوللا مامۆستا هەیە کە ئەو وەکو بەڕێستان کا وەختە پڕە ئەگەنا زۆر کەسی تر هەیە پڕەکاتەوە ئەو فەراغی برادری وا هەیە ئەرێ وەرە تو خەمت هەیە مشکلە نە سەعاتیشی نایە دنکە حەبە کتارە سەرێک ئەو دنکە حەبەیە داتێ زەم وێرانەکە بەڵێ مامۆستا بالفعل يعني ئەوجا ئەتوو بەوەی يعني هەر ئەوە خودی ئەو ئەگەر ئەوە تەطبیق بکرێتن ئەتوو ئەبێ مامۆستایەکی خاوەن کاریزمایەکی زۆر بەهێز و باش بحیث قوتابیان دڵی خۆیان لە بۆت بکەنەوە کە لە زەمانێکە کە کەم کەس هەیە جێگر بیتن وەک مامۆستاش فەرمووی يعني ئەمە هەر بەس حازرین قسە بکەین يعني کەم جێ ئەگری زۆر باش چەند صفەتێکی تر بە خێرایی لەسەری ئەڕۆین يعني مامۆستایەکە کاریزمای هەبی دەبی مرۆڤ بی و مرۆڤیش بە مرۆڤایەتیش تەعامل لەگەڵ بەرامبەر بکە بەرامبەر يعني ئەو هەموو ناوەی لێ نەنێ لەبەرەوەی مەسەلەن لە مادەی تو تێنەگەیشتیە مانای ئەوە نییە پێی بڵێ ئەو شتە ناوی حیواناتانی لەسەر تەجروبە بکە یان مەسەل ئینسان لە ئینسانیەتی مەشچینە فەرەزەن لە مەکتەبێ زیرەک نەبوو فێر نەبوو يعني لە مرۆڤایەتیدا شورە چەند کەس يعني نەخیندەواریش بوو مردیش و داکم بە ڕەحمەت بینۆت و سوورسار ژیا خیندەواریشی نەبوو و داکەکی زۆر باش بوو ئافرەتێکی زۆر باش بوو مەبەستم يعني ئاخری دنیاە نییە ئیلا هەموو کەس دەبی سەڵتی بینی هەموو کەس دەبی ئەوەی بینی وان نییە ژیان وانە بەخۆی يعني هەندێک کەس دەکای زیاترە باشترە لۆی ڕێکەکەوی باشتر بخوێنیتن هەندێک کەس لۆی ڕێک ناکەوی نازانی زیرەک نییە فکرەکی تری هەیە قابلیەتێکی تری هەیە مەرج نییە هەموو کەسە ئەو مانایەوە نییە خوێندن خراپە مانایەوەیە بەس ئەمە بزانین هەر کەسە و لە جێی خۆی دابنێ مرۆ ئەو يعني لە ئینسانیەتی ئەو کەسە نەکوژم لەبەرەوەی لە دەرسی من زیرەک نییە لێ تێناگا سەبەبەکەیە لەوانەیە شەرحی من باش نەبی ئەساسەن لۆ جارێ فکرم لە خۆم نەکردیتەوە کە ئەمن بەس لە بۆ زیرەکەکان قسە ئەەکەم يعني بە کواڵیتیەکی بەرز يعني قسە ئەەکەم بەس زیرەکەکان لێم تێ ئەگەن ئەوەی کە مستەوای وەسەتە لێ تێگا ئەوەی مستەوای بڕێک خواردترە هەر لێم تێناگە نازانێ من وازانی جیزانە ژمێر
لۆ نەگەڕێمەوە سەر خۆمە یا من ئوسلوبی خۆم بگۆڕم لەوانە نییە ئەو تەڵەبانش بتوانن باش فێر بن ئایا مەجالێکی تری تێدانێ ئەگەر شێوازە چیتر بەکاربێنم ئەگە بچم لێ بپرسم جەلسەی لەگەڵ بکەم کوڕم کچم ئەتو لەبەر چ ناخوێنی من حەزم لێ ئەوها لەوانەیە وەکو ئەو مامۆستا فەرمووی مشکلەیەکی تری هەیە نازم ببیە سەبەبی حەلیکردنی ئەو مشکلەی لەوانەیە تو لەو لایە هانیشی ئەدەی ئەوە بی کەواتە وەکو مرۆڤ دائم تەعاملیان لەگەڵ بکە بەرێ مامۆستا ناکەین داکوبابی ئێستا ئەرچی مامۆستایەتیمان زۆر زەحمەت کردیان یعنی ئەمە لە سبەی هەتا سعات و نەسیحەتیان منداڵێک دەکەین ڕێپشاندەری دەبین بەچی کە دەستەوە ماڵێ هەمان ئەو سیستەمەی کە لە ماڵی هەیەی دووبارە هەر کەشکە زیاتر دەداتەوە ڕیسەکەت لێ ئەکەتەوە خوری زۆریش وایە بەداخەوە یعنی ئەوەی کە پێی ئەڵێت و بەو منداڵی و فێریەکەی ئەوابی و ئەو معاناتە وەکو گوتم هەر ئێستاش هەر لەو مؤسسەی کە ئەچی شتەچی لەسەر فێرەکەی ئەچیتەوە ماڵ بە شێوازە شتە بەس چ بکەن حەدایەکەی ئەو بربەستەکەی دەبی ئەمستامە ئەوەی خوش لەسەرەوە محاسبتەکە ئەتو چت پێکرد یعنی لەوە محاسبت ناکە برێ داک و بابەکە بەرچی واکە لۆ بە مەسئولیت خۆمان هەستی خۆشەویستی یعنی لەوانەیە کلیلەکی سەرکەوت و زۆر گەورە و زۆر ماستەرکیەکی زۆر بە قووەتبی لە بۆ هەموو دڵەکە کە خۆشەویستیان پێ بدەیت چکە هەمومان بە گەورە و بە کچکە حەزمان لێیە خەڵک ئەمەی خۆش بێ و حەزمان لێ ئەمە خەڵکمان خۆش بێ حاجەتشی فتڕیە لە ئینساندا کە حەزەکە خۆشەویست بی زۆر پێتێکەتی کە کەسێک ینی زۆر لە مجرمەکانی دنیاە لەسەر ئەو ئەساسەوە بووە کە هەستی کردێ کەسێکی نەخوازراوە مەکرۆها نەویستراوە ڕەد فعلەکەی ئاوها بۆ دەنا ئەمنیش تۆڵە لە هەمووانەکەمەوە هەموو کەسم ڕقم لە هەموو کەسان لۆی زۆر مهمە مامۆستا ئەگە بتوانانی بەس ئەو خۆشەویستیە بدەیت بزانە فەرق کەسەکە چەند ممتعترە بی لە بۆ خۆت و لە بۆ ئەو بەڕێزانێتریش ئەوجا میهرەبان بی بەڕەحم بی بەڕەحم بی یعنی ڕەحمەتەکە ئەوەیە نارم یعنی حاسم نەبی زۆر کەس لە ڕەحمەت وا تێگەشتیە کاتو بەس نەرم هیچەوە وانە ڕەحمەت ئەوەیە کە خوای تەبارەک و تەعالی ڕەحمان و ڕەحیمە بەس عەزابیشی ڕەحمەت وانە بەس ئەتو یعنی هیچ نەکەی زەعیف بی زۆر جیاوازە ضعف لەگەڵ ڕەحمەی ڕەحمە ئەوەیە چ شتێک لە بۆ ئەو کەسە باشە بیکەی جار و هەیە لەوانەیە حەسمەکی بڕک توندیەکیش لەگەر هەندێک مووقف هەیە ئەنجامی ئەدەی بەس توندیەکە لە بۆ عقوبەی نییە یعنی ئێستا من ئەگەر لەگە منداڵی خۆم کە مەسەلەن خلافەک بکا کە هاوارم کردە سەری فەرەزەن هاوارەکە لە بۆ ئینتیقامن لە خۆمە کو قسەی منەشینی ئەدێ من بابی تومە ئەوایەتەوە ئەوە لۆ تەربیەی نییە ئەوە لۆ ئینتیقامی خۆمە ئەوە لۆ کەسایەتیم نی ئەو خوکو ئەم بابی تومە ئەتو ئەوها ئەوە لۆ ئینتیقامە لۆ تەربیەی نییە ئەو نەسیحەتە بە دیواری دادی هیچ ئەسەری نابی بەس ئەمن بێم بزانم لەبەرچی کوڕم ئەو شتەی هەیە با بێم ئەو کوڕم لەو سیفەتەی وەکو کەسایەتی خۆی وەکو ئینسانێک ئەو سیفەتە وەکو کەسەکە بەندەی خوایە لۆوی خراپە لە دنیای خراپە لە قیامەتی خراپە بێم خەم لەوی بخۆم نەک خەم لە خۆم بخۆم کاتێککە تون دەبی کاتێک کە شتەکەکەی لە بەرامبەر لە بۆ مەسلحەتی ویت بی جاروەهەیە توندیەکە باشە لە بۆ ئەم زۆر بەداک و بابان ئەڵێم کە ئەوەندە حەسمە بە بەرامبەر بە منداڵت بەس ئەوە گریا ئاخرە چ بکەم ئەی دەمێ زۆر کەس کە ئەڵێ مەسەلا منداڵم عینادا ئەمنەرم هیچ منداڵێک بە عینادی لە دایک نابی ئەتو فێرە عینادیت کردێ جارێک لە بۆ مای و مۆبایلی گریا نادەمێ ئێدەما بەس کڕیتەوە ئەو زارەی ئەو زاری هەرچ بکەی نادەمێ بەسە حازت کردم بگرە خلاص فێرت کرد کە چیە بگری گریان سەبەبەکە لۆی کەمە چیدی تەتەوڕەکە ئەو زارەی ئیحراز دەکا لە پێش میێوانی ئەو زارێ لە سوپەرمارکێتە چی پێخۆل دێدا قیژێنی تا دەفە سەحەیات بردم هات حەزەکە هەفت مۆبایلان ها چێ ئەوە چت لێ کرد خلاص یانی فێرت کرد نا لێرە توندی باشە لێرە توندیەکە چییە نارێ لێدا
بەس برێ هەرچ بکەی بکە لە خۆت بگرێ دەرکە هەیە بڕۆ لە خۆ ئەو ژوورەی دانیشە ساعتێک 2 ساعت تامان دێبی بگری کەس بە گریانی نەمردێ بەس فێرەبی 2000 3000 بەڵێ چای گەورە جوانترەوی 2 ساعتیش بگرێتەوە جارە چیتر ئەزانی گریان ناینی ئەو جارەی فێرە سلوبە چیترەبی ئەو جا تو فێریەکەی ئەرێ وەرە بە قسە قەناعەتم پێ بکە کە چۆن فێرە مفاوەزاتێکەکەی فێرە قسەکردنیەکەی بەڵێ ناوەڵە زۆر باش بەس لە سەشتی باشان ئەوە یانی هەتا قسەکە تامی منە دەست خۆش وشتەوە بووی وەرەوە ئەگەر بە تەمای قسەی خۆت بشتینی لە ئەوەلەوە بیدێ ئەگەر بە تەمای مۆبایلەکەی ببدێ لە ئەوەلەوە بیدێ خۆت تووشی ئەو مەوزوعی مەکە کە خراپە ئەرێم مەیدێ باش سوالە چیش هەر بە شتەکە چکە یانی ئەوە لە بۆ قوتابیانیش مهمە ئەو شتە ئەتوو کاتەکە منداڵەکەت دێتن داوای ژەهرەکە دەرمانی مشک و ئەو شتانت کڕیا لە بۆ ماڵەوە ئەویش ئەگرێ ئیلا دەمەوێ ئەیدێ سەعاتە چش بگرێ 5 ساعات گریا ئیحرازی کردی لە پێش میوانان کەواتە شتەکەیترت خەتەر نییە لۆیە ئەیدێ کورت و مختصر شتەکەیترت پێ خەتەر نییە لۆیە ئەیدێ بەس ژەهرەکەت پێ خەتەرە نایدێ ئەو وەصیەتە حتا لە بۆ پێغەمبەر بە صلی الله عليه وسلم خوای تبارك وتعالى فەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەفەرمێ بەڕەحمەتی خوایەوە ئەتو ئاوها نەرمونیانی لەگەڵیان ئەگەر کەسێکی نێوچەوان گرژ و تووڕە و توندبایە کەست لە دەورما هەمووی بەجێیان دەهێشت کەواتە سەبەبەکی زۆر سەریکی لە بۆ کارزماتەیە کە خوا دیاری کردێ لین و نەرمونیانیە بەس نەرمونیانیە کە ڕەحمەت بی وەکو گوتم لە جێی خۆی ئەو نەرمونیانیە باشترین وەسیلەیە لە بۆ ئەوەی کە خەرک لە بۆ دبێتن بەعکسی وەی ڕۆگرژی و نێوچەوان ئەوها یانێ نێوچەوان تا ئەوها گرژ بی ئەوە خەڵک لێت دوورەکەویتەوە لەم فەضڵ و من حولك لێت زۆر باش آخر صفەت کە لەوانەیە ئەویش یەکە لە زۆر صفەتە مهمیەکان لە بۆەوەی مامۆستا کاریزما بیتن پەیامدار بی یعنی تو مامۆستایەک نی بەس موظفی حەقی خۆتە وەزیفەت هەبی حەقی خۆتە ڕاتبت هەبی حەقی خۆتە تەقدیر بکرێ لەسەر مامۆستایەتی خۆت کە ئەرکەچی زۆر پیرۆزە ئەنجامە دەی بەس خۆت بەس ڕازی مەبکات و بەس پەیامەکی گەورەت هەبی لە ژیان کە مامۆستایەتی پیشەی پێغەمبەرانە عەلەیهیم السەڵات وەسەلام گەورەترین پیشەیە کەس وات لێ نەکا ئەوها نیشانەی کە ئەو پیشەیە ئەتوو ئەنجامی ئەدەی کەمترە لە دکتۆراتی و مامۆستا بە خۆی داروە هەیە ئەوها کە وەکو ئەو مامۆستای بە تەڵەبەکانی گۆت کوڕم بخینن دێڵە زیرەک بن ئەبنە دکتۆر ئەبنە مهندس یەکە گوتی مامۆستا دیارە تو زۆر تەمبەر بووی ئەوها بوویە مامۆستا لۆ لە پیشەی خۆت کەمەکەیەوە پیشەی تو زۆر پیرۆزە زۆر گەورەیە بەس ئەگە بە وەزیفە ئەنجامتدا بچووکەویت ئەگە بەس وەکو وەزیفە تەعینم و چ بکەم هیچی شەک نەبوو مامۆستایەتی نەبی ئەو هایە نا برێ من مامۆستام پڕ بەدەوت بیرێ مامۆستام پەروەردەی جیلەکەم بەس ئەوە بەچی ئەکرێ بە ڕیسالی بوون ئەکرێ بە پەیامداری ئەکرێ مامۆستایەک بی خاوەن پەیامەکی گەورەی دەتەوێ نەوەکی باش جیل لە دوای جیل ئەو هەموو خەڵکە وەڵڵا داک و بابیان ئەوەندە نایان بینن بە قەدەرەوەی ئەنگۆ ئەیان بینن بۆ شەوا ئوستاز منداڵ هەیە عەفو سەفیە کدومان هەیە منداڵ هەیە هەر دەگریێ دای توێژەرەکان دەکەم پاشتر ئەو بۆ دەگریێ لۆ داکویان لۆ بابی دەنە نایبینم خاستن ئەوانێ دوو دەوامیان هەیە یان منداڵ هەیە سبێنەتە نوڕان دەگریێ لەبەرەوەی داچی دەوێتن ببینیتن ئەوجا حاجەشی هەر پێ ئەم یەک لەوانە مەسەن لە وڵاتای نەبوو لە وڵاتە چترە لێ یان بەبێ کامێرە کوژانەوەش ئەیڵێم چکە ینی کوڕەکە بابیش تەوان زۆر ینی لە دەوڵەمەندەکانی ئەو وڵاتە بوو
کوڕەکەی ینی ئەوە دوو برابوون بە یەکەوە گوتە ئەمە یەکتر نابینین لە ماڵی کەس ئەو جارە چی گوتی زۆر غەریبی نەک غەریبی دەمەوێت بابم بێتەوە بامەوە مانگەکە لە سەفەرە هێشتا نهاتیتەوە گوتی غەریبیەکەی گوتی نا غەریبی جیرفانێکم ینی پارەم نەمایە دەمەوێت بێتەوە تا پارەم بداتێ حیفنی عیلاقەی کوڕ و باباتی ئەو های لێبێ لەبەرەوەی بەس عیلاقەی ئەوەیە پارە دەی بڕۆ وازم لێ بینە ینی جیهازە TM کارتدا بەڵێ مامۆستا باسی با بۆوانەمان دەکە چەند دەبێ ڕێزی خۆش بێ ئۆشتانمان دەڵۆکە دەستی گوتی بەزەم هیچ بە خۆشنایە دەڵۆکان شەو یاسەی بەم گوتی بێ خۆشنایە گوتی بابی زەمانی شەوێ دێم ساعت 12 ئەم هەر نایبین سوێنێ دێمە داوام هەر نایبین کە ئەو دێتەوە ئەم نووسیمە هەر نایبین جاری وایە دوو ڕۆژان لێک ماڵی دەژین ئەم هەر ناتوانین بابم ببین قسە چی لەگەڵ بکەم ناوەشتی چی ئەوە ینی ڕاستە کارەساتەکە لەلایەک بس لبونجو فرصتك هاري مصايب قوم فوائده او خوي مصيبتك خلق جشتها او استي بس لبونجو فرصتي تي فرصتي اويا قرتو ما مستاهل بيام داري او كسا او غنزا او من هاتي تبردستي تو اتو تاني استا پرورديكي اتو تواني بيامي بدايه اتواني وايلي بكي غنزا شي امانزدار بي وايلي بكي توشي هالدير نبي او روزاني تفتنا كهلنا لا يعني باسك نعمه زور تشعب كبس يعني مخدرات وشتي ترو اوانا لو او غنزه توجبيتن كلوانا لبر سبب شيء كسنا بو جيلي بقري كسنا بو ساعاتك بس وقتي بداته جيلي بقري هر كسا شي شويستي لبيامينغو بشتيني جرايل مبن نشتين تنك پیغمبري خو عليه الصلاه والسلام انما بعثت معلما امنو يعني نير درايمه كما مصابم نير درايمه كفير كاربه بيشكت بيروزا لبرتاي خوشت بيروز بي وغوربي بلام پیامدار با او پیشه بکار بینه لبوی کوا نوای چی باش پی بگینی نصیحت چی تو لوانه جیانی کس چی بکاملی اگوری بلام آگاداریش با مسئولیت چی گورش قصه چی توش لوانه کس چی والی بکبروخی تا يعني قيت نبيتو او هاله موقفه چی بیشتینی فرمود دوی سرتای لچه ما مستا روزانه حتى استهر لدلته موقفك لما مستاك كزو حكمي داو يعني وهذا تنويستي شي راست كادو هر لدلت معي تزايا ويك كسك او ها برامبر بشتين وايله بيتن ك زور ازيد بخو بين دقشتر ان شاء الله بريغرين بس او برواز ما لنا يعني اوي شينكي بشينكي بقينا سوزكي بسوزكي سوركي بسوركي بس نابي تقاطع كان خطا كان نابي لناو نابي لدرو او زاري ان ذا بوكس نابي يكتر ببرن يعني يچان قوس لبو سري يچان قوس لبو خواره اجا اويدي لبيني اروات باش دستان خوش سپاس باش اگر بينه وسرخت زيغلر لكتاب قمة الأداء يا توب بيرفورمانس باسكا باسي توجينوكا كال ستانفورد وهارفارد كرايا كالي سركوتن لوظيفة لسطاي مهاراتي او بيشي بلام هشتاو بينز لسطاي مهاراتي تواصل وبيوندي يعني هتاتو فرضا مهندسة شي سركوتو بي پازده لسطاي اعتمادكات سر مهاراتي هندسة وزيركاتي لهندسة هشتاو بينز لسطاي بيوندي دكتورة شي باش پازده لسطاي لو انا مهاراتي طبي بي بس بقدروي هشتاو بينز لسطاي تواصله ما مستوى بزيادة يعني لبرتي تونكا
ئێستا تۆ هەر بە خۆت دکتۆرێک کە زۆر شارەزابی زۆر زیرەکبی بەڵام بێتەبیعاتە تااقەتی دنیا جێت لێ بگری مەجالت ناداتێ ڕقا لەگەر بەرامبەر حەزەکەی بچێ لای ئەو دکتۆرە یان نا دکتۆرێک ئەگەر کواڵیتەکەی کەمتریش بیتن بەڵام قسەی خۆش ناڵم هیچ لە تۆبی نەزانی یعنی لە بەشی خۆی زیرەکە یعنی ئەو مەهارەتەی هەیە بەڵام تەواصلی بەقووەتە پەیوەندی لەگەڵ نەخۆش ڕێزی لێ ئەگری داینشێنی قسەی خۆشی لە بۆەکە چەند مرتاحەبی جاروەهەیە هەرەتی عیادەی تاکە بی ئەوە هەمووی مهمە لەوە تو کە مەسەلەن احتیمام گرنگی بە تەواصل بدەیت بەری مامۆستا یەکەم شت کە باز دەکەمەوە نییە کەمی بۆ باکتۆرێکی زۆر زیرەک و عەلایەتی دکتۆرێکی زۆر خۆشەوە لەبەر نەستایەوە قسەی خۆشی لەگەڵ دەکردم بالفعل هەمان قسەکەی تو دەسەرمێنی هەروەی جارێ ئەو بەشەکی مرتاح بۆ نەفسیەن کە لەوانەیە هەر تەخفیفی ئێشەکەی تەخفیفی نەخۆشیەکەی لەوەدا بۆ کە گرنگی پێدایە ستان تو ینی لە عیادەی دکتۆرە چی گوتی ناممەینە بەس هەرچەند گوتمەم لە دەورە باس دەکەم بەس گوتی بەبێ ناو هینان لۆی ناوی ناینە ئەگەنا حەق خۆی بوو بەس ئیزنیم پێ نییە چکە گوتی ناممەین کە ئەچێ لای لەسەر مێزی خۆی هەرستۆ دێتن لەلات ئەوە یانی مەسەن نەخۆشەکە دانیشتە ئەو لێرەوە ئەوها دێ قسەی لەگەرەکات تا چ ئەوە نییە یانی ئەوە حتا لە پشت مێزیەوە گوتم ئەوەم زانی بەس لەگەر نواکە چکە ینی ئەیناس گوتی نا من کرد بڕۆ ئەگەر دابنیشی هەتا ئەمن قسەی خۆم کەم گوتی نا من بەس لەگەرە توانیمە لەگە هەموو نەخۆشەشیوام هەڵەستیتۆ کە نەخۆش داخلە بی هەڵەستیتۆ لەگەرەوی قسەکە ینی وەکو برادەر دێ و ئەتی و ئەوها ینی بەرێ ینی زۆر بەکەمی ئەو حالەتانە لێرە بزەبت ئەمنە یەک ئەو دکتۆرم ئەو هادی تێیانێ دەرەی وڵات ئەگەر بینە سەر ئەمری واقعیش خۆ ئەوان ئیسلام نینە مەسەلەن ینی زۆر دەتان بلێم سەتانەوەتنۆی ینی ستایلی دکتۆرەکانیان وایە بەر بزە ینی ئەو احتیمام و ئەو نەخۆش کەتم تووشی مائیدەی بووم لە بۆوان گەنجێک ئەگەر نەخۆشی مائیدەی هەبی هەر زۆر پێی متەئەسر بوون چکە ئەلەساس عمرت گچکێ و کوابی هەر جارەی دەچوومان جارێک یان زۆر پێشۆک دەبووم هەتا دەرێش ئەمنی بەڕێ دەکرد فێر نەبووین ئەمە دکتۆر دکتۆر ئەگە جواب بداتەوە جارە جوابی سەلامی داتەوە کاشتێکی مهم سەعاتی خۆشی تەواو دەبی لەگەڵت بی ینی چتە و چت نییە ئەو کاتیش لێرە ئەوەی داعشی ڕوویدا تەنانەت ئەو مازعانەشی باز دەکرد لەبەرەوەی حسابەوەی دەکرد ئائیلەم لێرێ و لەوانی بەڵام ینی تەمەشامان کرد دکتۆرەکانی دیش لەوێ ئەوهانە جوانە ئەو سفەتێکی زۆر مهمە ئەو نقطە زۆر مهمە یانە تۆ هەستا حەزەکە ئەوە کەواتە نەجاح وەظیفەکەشی ئەگەر بەس هەر لەبەر وەظیفەی وە ئەوهام زۆر مهمە بەڵام ئەو وانی هەر بەخۆی تەبعی زۆر بەڕێزە ینی ئەو دکتۆرە بەس سفەتەکەم زۆر پێ جوان بوو لەوێ گوتم ئیزنە ینی لە دەورات و شت باس بکەم گوتی بەس ینی ناممەین گوتم باش بەس خۆشە ینی کاتێککە نمونەیەکی ئەوها جوان ئەبینی کە ینی فەرمو تەماشا کە ئێستا ئەو دکتۆرە زۆر مهمە لە وەظیفەی خۆی یان لە نەجاح وەظیفەکەی خۆی مەهارەی تەواصلی بەقووەتە کە ئەو ڕێزە لە بەرامبەر ئەگری و لەبەری هەرستی تۆ قسەی لەگەرەکە ئەم نەچمە لای هەندێک دکتۆران ینی جارێت تەڕەدوو دەکەم نازانم تەوقە بکەم دەستم درێژ کەم جواب مەداتەوە ینی نوردار نا ئەو حاجزە جارێ یەکسەر ئەتوو قەتعات کرد وەکو مامۆستاش مەرج نییە من نارێم مامۆستایەک بە ینی تەڵەبە ئیستیغلالت کەن و بە هیچ شێوەک لێ نەگەڕێن ئەسڵەن دەرس بڵێەوە ناوە زەعفە ئەم نامێ مامۆستایەکی زەعیف بی بەس خۆشە مامۆستایەک بی زۆر بەهێز بی قسە بکەی یەک لە مامۆستایەکان هەر لێرە لە ئەعدادیە مامۆستایەکی زۆر بە ئەدەب دیندار ینی زۆر بەڕێزە زۆر چۆ مەکتەبە چی تقریبا ینی هەموو غرفەی 50 تەڵەبە و زیاتر و مەشهورن بە ئەوەی مامۆستا ینی مدیر گوتی کایەوە دەبی قسە برێ جوم دەی ینی خراپ ئەوەیان بکەی هەتا ڕاوەست گوتی من ناتوانم طبعا وانە ینی بتوانم جوم بدەم و شت برێم و ئەو دەگوتی هەر دوسێ جار ینی مەسەلەن دەنگە دەنگ بوو مامۆستا ئەو مدیر دەهات ئەگەڕا ئەی شوشتنەوە بە هەموو نەوع جوونەچی کڕ بوون هەموو بێدەنگ
گوتی کە ڕۆیشت مدیر گوتی ڕاستە قسەکتان لەگەرەکەم ئەرێ مدیر چی پێگوتن چێتان لۆم دووبارە کاتۆ چی پێگوتن هەموو کڕ بوو گوتی حەزەکەم پێم بڵێن چی پێگوت یعنی جورئەتیان نەبوو قسەکان دووبارەکەنەوە کە مدیر پێگوتن ئەوەندە قسەی خراپی پێگوتن یان ئەوجە گوتی باش ئەنگۆ وانە گوتیان نە گوتی ئەدی لۆ کڕ بوون لۆ بێدەنگ بوون یعنی کەسێکتان دەوێت ئاوها تەعامڵتان لەگەڵ بکە بەو نەوعی لەو وەختی کە هینایە ناو واقعی خۆی کە ئەتو لۆ بەو قسەی بەو نەوعزنەی بەو نەوع هەڕەشەی بەو نەوع تێخوڕانەی بێدەنگەبی بەڵام کەسێک کە دێ ڕێزت لێ ئەگری تەقدیرت ئەکا بە گەورەت دائەنێ ئەتو ئیستیغلالێکە ئەوە وای لێ ئەکا مراجعەی خۆشی بکاتەوە کە جارێکی دی هەر لۆ خۆی قبول نەبی قسەیکی ئەوهای پێ بگۆترێ و ڕێز لەوە شەگری یعنی ئەمە مامۆستامان ئاوها دەوێت نەک ینی کارێن مەهارەی تەواصل و عیلاقات و احتیمام بە تەڵەبە مەبەستمان نێبرێ وەڵام مامۆستا تۆ ئاگات لە تەڵەبەی نییە ناوانێ ئەم مامۆستاش بوویمەوە و لە کولێژ دەرسم گۆتیتەوە یعنی مەدح خۆکردن نییە بەس پێتانەرم وەکو تەجروبە عیلاقات دروستکردن لەگەڵ تەڵەبەی بەعکسەوە زیاتر ڕێزت لێ ئەگری زیاتر خۆشەویست ئەکا زیاتر احترام تەگری بەس حەسمیشت هەبی حەسمیشت هەبی لێ نەگەڕێ ئیستیغلال بکرێ یعنی تەڵەبە هەبوو یعنی لە ئەوەی لە ئادا ئەوەی تەربیە ئینگلیزی ئەوەم هەبوو یعنی 3 شعبە 2 ساعات 2 ساعات 2 ساعات دەرس بوو لە دەرسی یەکەم کە گوتمەوە دەرسی سێیەم دوای نیوەڕۆ بوو یەک دوو جار ئەو شتە مەسەلەن کە تەڵەبەک دەهات لە تەڵەبە ینی مەشهور بوو بە مشاغەبات و بە احتیمام نەدان بە خوێندن لە دەرسی سێیەم ئەیگوت ماوەستا ئیزنە بێمەوە ژوور ئێدەم تەعەجوبمە کرد باشەوە خواخوایتی لە ئەوە ینی بستە دەرێ و حازر نەبی زۆریش ینی دەرسەکەی ینی ئەوهانێ مهتەمی بە دەرس گوتم فەرموو دانیش بەس دوای سڕەکەم زانی چکە ئەم کردنە گروپ یعنی تەڵەبەم ئەکردنە گروپ و سوالم لێکردن ئەویش لەوێ خۆی دۆزی بۆ ئێستا ئەیزانی ئەو سوالانە ئەەکەم هەتا لە جێیەکی دەرکەوی کە بزانی بتوانی مشارەکە بکە دەهاتەوە لە دەرسی سێیەم هەتا کە ئەبووە گروپ ئەو حەلەکەی ئەگوت چونکە جێ لێ ببوو لە دەرسی یەکەم شتەکەی بیست بوو خۆی دۆزیەوە خۆ بەس تەماشا ئەو شەخصە خۆی دۆزیەوە یعنی لە جێیەک توانی ئەو شتەی کە من جەماعەت ئەم شتی ئەزانم ئەتوانم بڵێم ئەمن هەم وای کرد کە یعنی دەرسەکی دیکە لۆ خۆی ئەیتوانی لە کولیە یان مەسە خەرک دەرس لێ ئەدا ئەو نەهاتەوە دەرسەکی دیکە فەراغی هەبوو بەشدار بی مەسەلەکە ئەوەیە بەس ئەتو ئەو ئیحتیمامی پێ بدەیت هەمومان پێویستمان بە ئیحتیمام گەورە و کچکە کەس ناڵێەوە هەمە ئێستا من باسی ئەو قسە یەکەم ئەتو ینی ئێمالم کە بێزەوقەبم ناتوانم قسە بەس جێگرتنی بەڕێستانە کەوایەکە من ئێستا توانم قسە بکەم چکە ئەزان مهتەم من جێگرن بە هەمان شێوە قوتابیەکانی شت کە پێی مهتەم بووی ئەویش پێت مهتەم بێت ئەویش جێت لێ ئەگری سەرکەوتن لە وەزیفە 15 لە سەتای مەهاراتی خودی ئیشەکەیە ینی مەسە مامۆستای ریاضیاتی 15 لە سەتایەکە ینی سەرکەوتنە تۆکو مامۆستای بیرکاری ئەوەیە کە چەند شارەزای بابەتەکەی خۆتی چەند شارەزای ینی معلوماتی لەسەرەوە ئەبدێتی لە معلومات بەڵام 85 لە سەتاکە پەیوەندیە تەواصلت لەگەڵ قوتابیەکان لەگەڵ ئیدارە لەگەڵ دەوروبەر چۆن ئەبی هەر وەزیفەک مامۆستای ئینگلیزی هەروە ئەوی ترەوە هەر وەزیفەک وەکو گوتمان دکتۆراتی هەندساتی 15 لە سەتای ئەو بەحسە بەپێی ئەو ستانفۆرد و هارڤارد لۆ لەبەرچی چکاتۆ هەموو ئیشەک پەیوەندی چەندە پەیوەندی لەگەڵ دەوروبەرەکەی چەندە سەرکەوتوبی لەو پەیوەندی ئەوە و ئەو ئیشەشی کە ینی دوێنێ باسی ئەو ئیشارەتەم کرد بەس کامێرەمان ڕاگرت ڕامەگرم خێنە بە ئەوەی عمومی ئەرێم ئەوەی $1,000,000 کە گوتم کابرا لۆ حازر بۆ $1,000,000 بدا
لبرانبر بس او موظفي لي نرواتن او مديري لي نروا زور علاقاتي بقود يعني وكونك علاقاتي مهاري تواصلي اي تواني لقر هر شركك مثلا قساك زو بتواني قناعتي عن بيبكا زو تواصلي عن لقر بكا زو وهي نشان بدا كأما شركة معقول وبتوانا بمستوينا بحيث برانبر واي لبي رغبة بك كلقل أو شركة تعامل بك كابرا أو نهي أو اللي دست لو كهردو كان زدابونو بو آخر خلافيان لسر أو بستلاوي يا بستلاوي يعني كحاضر بو $1,000,000 بدا بس لشراكة لا أو اللي نروات زور مهمة يعني تواصل أو دلوي بشتي كاستهتمام بوي أدين لا تواصل سؤالك وازتان لنا مثلا تنسي قوشي تدايا يلا بخيرة مزادة ياك دوسي تار حاف سوار هشت نمانية هشت يلا دايز حاف أنا قيشتينا هشتي مزاد له ويا يا أصدا نمانية برين شاف الخير قصي ما وسط أمان سيدان كوه سيغوشا سيغوشا معناه يتسأل بيركاري سيلاي هبيتن أنا هريك لوانت يعني دولاي باش أو سي وتوارو بينزو حفتو هشتو دواي يازدا لچه هات ترواني نا ست أو كرد يعني تركيز ما نا دقل تركيز لبرتي خوي دولاي هبو تتستا كرد لا يكت لبوي درست كرد بالضبط يعني هر لايك هر سيغوشك لايك لبو درست كرد ابو سيغوش دو ابو تلايك لبو درست دو لاي ابو لبو درست كرد باش يوندي لغير تواصل وتسيها شي بزام داينيتن او مثال او تمرين بيوندي لغير تواصل بله يعني زوجتك أم لمن هي لتونيا لمن هي يعني نا تكاملة تو كردني أكره بس هشتا أو يعني هردوك يعني هشتا أمين يستابس بس هشتا بينزا كيكم لو هشتا بينزا كتواصلة أو مثالة تي أجينتن. سيغوشة لا أصل ده سيغوشة شيء تواويش نيا بلا ما متواما. ده لا تواصل تشتك أو. أنا أتمنى بتو هناك أو سيغوشة. بلا سيغوشة نيا. تشتك هي أو هلا تواصل تواوكرة نا هشتا. بيوندي. أيلم ها. يلا. متمانة. بيني. بردوامي. زيشيليان أو نزيتشي بيلم يلا آخر من نعم باش دوباره كمو بس بزوره چی دی بزام اوزارش فرصتا چی دیادیم استاله سه گوشه کی دولا هبو تو لایک لو درست کرد هر دو سه گوشه دولا هبو لایک لو درست کرد لکاتی قصه کردن لپیوندی لتواصل تشتک هي اوها دوشت کردیا برانبر اشتشی تری لواکا كاريزما خودی اوکا کاریزما جوانا مثلا اشتاق دادا توی دزانی ما بس لما بس ايه دا نزيك کرد باز لا مثلا كباس من اشتاق دكم ليت توليم تدك يكسم بس اخر تي لو اللي تيقمت داي اكسبريس دكم ايه داي بزيك دكم بكرينا تبروس تا استبون
ها تو قلت تسلسل قوشة هي أصلاً خوسة قوشة تدانه والله I'm expressing the way that you said أو مشكلة كابوي كده أما إيه خلو لو أو يعني يك هنتي هي بس إضافة أو بخي بري ما مصطفى عقلي لا واحد وهذا كان أكبر بردا وراهنا نفسش تشيب كذا نقول سر هذه تركيز النبي هاتي ودورت كردو يلا خينا خيال هو أو بده إيماج من إيه تي خيال بكاتو أو دردبري حد ما يبيري بس أبي لنا ودري من بري دس خوش أبي بس دبينا ودري من بري راس تصط لا صوت زار نفسيا وادنا ما كركوا كوسي قوشي بلا ما أصلا سيقوشنا خير أو جواز بس يستاب بس لويني بس لتواصله قصي ما مستعد صوت لا صوت نعم بس متمانن طبعا تعبيري ما مستعد بس آخر مدة لا ايه او لو اداء لو ديلا او اداء لك قصي ما مستعد لك ريدها درتي اول شيء دانك ودانك اول شيء وازك هلا بود باز دكم وبصر ده هل درين ايه خدي كلمه كني اللي باش تعال دس تواصل خدي بس قسنيه تواصل بشتي بلا وعي وكما مستعد اجا شتانك جيانك أتوند قوتيا أيجا أمن دسيقسك كرديا بس هند زورشتم نقوتيا بس أو زورشتم كنقوتيا هموي أجاته برامبر بس أجا با دربرين بأكت أي بجولا بجوانا دست خوش زمان دست جولا هشتا زور باش قينا دينا سر بشتي زوري بزماني دستيا ك يعني اوي البرت مهرابيان او شي هيك اري حوت لصتا لتواصل حوت لصتا وشيه سيوهشت لصتا تونا بنزاو بينز لصتاتيا زمان دستيا ودربرين وحركات ووقفات لبروي اتو كدي يعني مثلا بلي معناتها بلي معناتها بلي بلي دوم يعني تسبو بس بان زستياتوني ده كالي بلي او موافقه بس انا بلي تشتا غورا توني دنگك سرو شكاي غوري بلي او بوتيگشتن نه بوتي يعني بو استهزاء خدي وشكاية كواتا وشكاية تشتك تأثيري ليه كرد معناه يقوري أصلا يعني أو هات يتورب وقم قالتي بمنا كارم قم قالتم في كردي موافق بوي ما قلتي تنبالي سكا سندي شخو مريم فيهم قلت يا بالي بس آيوابو تونكا معناه كي يقوري فرمو معناه تفرمو يعني استناهري وابري فرمو دياره يعني ونيا اري بخير هنا ونيا اي باشا كاتا كلام مثلا فرمو بس فرمو استا ترحيبك تسيلهات خوش زياتر بو بتون بزماني دستا كاوي ده فرمو استاتي عزور غورا خدي وشكا غورا معناه غورا تشتك واكا بغوري تون او ده زماني دستا همو اوانا واكاتن كا استاما هندك شته نمغوتيا بس غوتوشما غياندوم جو يا بزمان دستا يا بتوني دك او وكسي غوشكانه يعني سنشتكم غوتيا بس ليه اقرن برامبر بشكاي ترتك طبعا هو الاعلام بكارده جارو هي بما بس بكارده لوي مثلا بيامتشي عليه خدي بيامك هي وكو قناه بيلتن وكو بس قوتويتش قياندويتي بالي ما مست والناس توقع المجدور يعني الشوازي دربرين يستكام بودنا اما وكما مستاغرين بين كان يا كتابيا كان
ڕاهێنانەکان شکار بکات هەڵێ ڕۆڵەکان ینی بە شێوازە شکار جوان ینی ئەو شێواز و شێواز جیاوازە بی ئەو چ بە وشە تو کە بەکاری دەینی چ بە تۆنی دەنگ کە قسەی پێ ئەڵێ و بە زمانی جەستەش زۆر شت هەیە ئەگا بە بەرامبەر بەس بەبێ ئەوەی ئەتو شتەکەت پێگوت یان لەوانەیە قەت پێت نەگوت بێ من بێزارم بەس هەر کە ئەو هات کرد یان چی یان تو بێزاری لەو کەسی ئەرێ وەڵڵا پێم نەگوتی ئەمن گوتیتم لە تو بێزارم ئەرێ نە بە قسە نەت کردیە بەس بە عەمەل کردیتت وانە ئێستا ستان پێ ئەڵێم بیکەن ستان پێ ئەڵێم بیکەن زەحمەت نەبی يلا دي بس ئاگادار من يعني شتەچ نییە هیچ شتێکی محرەزتان لێ داوا ناکەم يعني ئەوە بی بەس تان پێ ئەڵێم ئەوی بکەن باشە بەس زۆر سەریع دیاڵ یەک دوو سێ دەستان لەسەر شانتاندان باش دەست خۆش سپاس باش دەستان خۆش سپاس سێ جارم دووبارە کردەوە چتان پێ ئەڵێم ئەوی بکەن ستان پێ ئەڵێم ئەوی بکەن ستان پێ ئەڵێم ئەوی بکەن بەس دوایی چم کرد ئەوتان کرد مع العلم قسەکەم ئەوە بوو کە دەستان لەسەر شانتاندان طبعا بەس لەگەرەوەی سێ جار بە جوانی یعنی تاکیدم کردەوە چتان پێ ئەڵێم ئەوی بکەن بەڵام ئەوەی کردم ئەوتان کرد کاتەوە نییە بە برێ یا بە منداڵی خۆت برێ کوڕم بە قسەم کە بە عەمەلم مەکە جگەرەی بچێشی برێ کوڕم جگەرە زۆر زۆر خراپە بەڕاستی یعنی ئەم پێوە مردیمە بەخوای خراپە نەیکەی زۆر خراپە بەجێتەکە نا طبعا عەمەلەکە زیاترە عەمەلەکە زیاتر ئەڕوا ئەو تەئسیر زیاترە باش کاتە ئێستامە لەوەی بوو گوتمان هەندێک شت هەیە ئەمە نەمانگوتیە بەس گوتومانە بەس گوتومانە بەچی لەوانە بە زمان نەمان گوتیەوە ینی بە وشە نەمان گوت بەڵام بە تۆنی دەنگ گوتومانە بەڵکو کاریگەرتر بە زمانی جەستە گەیاندومانە ئەوەش کاریگەرتر کاتە ئێستا تۆ ئەگەر تەواسوڵەکە ئەوها بیتن وەکو گوتمان 7% بە 38 بە 55 ئێستا ئەگەرە من بەس اعتیماد بکەمە سەر 7% چەندم گەیاندووە یعنی نۆهەت و چەندم لێ ڕۆیشتن 93% لە گەیاندن یعنی نەڕۆیشتووە ئەو جارێم نازانم وەڵاهی خۆم کوشت 2 سەعاتە دەرسی لۆ شەرحەکەم هەر لێ تێناکەم ئەتو تەواسوڵت تاوانە بۆ قسەکانت با نەگەیاندوو بەس لۆیە زۆر مهمە تو کاتە ئێستا دێن باسی ئەو مەوزوعە لە دوێنەوە باسمان کرد کە محوەرەکی سەرەکیە لە کاریزما لەوەیە تو ئەو پەیامەی پێتە هەمووی بگەینی ئەو پەیامەی پێتە هەمووی بگەینی بە تۆن بە زمانی جەستە بە وشەکە و تۆنەکە و زمانی جەستەکە هەمووی بەیەکەوە بڕواتن نەک بەعەکسەوە یعنی ئەمن نەڵێم مەسەلەن ئێستا کە بڕێم کاتێکە بەرەو ڕابردوو ئەڕۆین ئێستاوە چێ بەعەکسە ئەم بەرەو ڕابردوو کەچێ من بەرەو داهاتوو دەم ئەسڵ وایە کە مەسەلەن باسی ڕابردووەکەم یا بە حەرەکەتی بەسیت کاتێکە لە ڕابردوو بەرەو ڕابردوو بگەڕێینەوە خوتووە کافیە ئەوجە لە بۆ داهاتوومان لە داهاتوو ئەنگۆ مەسەلەن دووسێ بە هەنگاوەکو بە ئەوە چی ئەگەینی هەموو شەکەم هەم تۆن هەم زمانی جەستە کە ئەڵێم مەسەلەن ئەمە کە لە داهاتوو دوو خوتووە مەسەلەن ئەوە هەنگاو بە هەنگاو ئەکرێ مەسەلەن هەنگاو بە هەنگاو دوو خوتووە ئەڕۆم بەسە کافیە لەوەی کە پەیامەکەم دەمجە ینی هەموو شەکەم هەم تۆن هەم زمان جەست شتێکی غەمگین ئەجێڕیەوە بەس دەبی تۆنی دەنگت نەزم بیتەوە تۆنی دەنگت بێتە خوار منداڵەکە بوو زۆر نەخۆش بوو ئاوها عیلاجی نەئەدۆزیەوە مەسەلەن زۆر غەمبار بوو داچی لەبەرەوەی عیلاجی لەبوون تا تۆنەکە دێتە خوارێ بەعەکسەوە کاتێکە باس لە حەماس
كي ناكتو رولا أنقود بيزور ستة زور تان هبي لبخويند أنقول نويدا هاتونا ناكري أو هبي همت من يا تعالق بن زنديبن لخويندن تان سركوتوبن عندي شيء قشتان أبيت نه بالعكس يعني وش اشتكى تون اشتكى يعني ناقات هيك او جو لما يشتي انساني راسته له بس حتى اخيري ما عندي ولو درسي بيشي بلاي نازاني لو انا نزاني زماني دستسي تونسيا بس لبروي دارم يشتي لايك اري بهمت بلايك اري نابنو لايك اري يعني اصلا ايش مكا هر یکو للاک عازده مشک زور زو ماندی ابی لو تواصلی لو انا نتوان تحلیل بس ماندو ابی بلا وعی ماندی ابی اما کاتک هموی به یک اتجاه اروا به پارالیل هموی به توازی اروا هر سی به یک او هات هر سی چی دعمی یکتر اکن او زور به هارمونیه چی زور جوان اروا قسکان اگا و تواصلک زور باشو سرکوتو ابیت بله ماست. پرسیاره لیره که 138 تون او وایس باسکر. لیره تونی دنجی اتو که ترکیزم داشت لیش دا بس هر هذا کم. بله. حالا تیجش نکم بدبیق سیده کیان بخوی انسان لا وعی يعني او هایا. زور جان دست خوش. بلا وعی باشه چی زور اما اوی شیء اکن. بلان زور دار کنه هاتوی هندك لو شكان وهندك لقسكان عكسي يكتر يعني تيكنا كانوا هي طبعي وايا مثلا بمقسانك او مش تشي او هاجرته خيرانا هناك نعم بس لشتشي حماسي كم يلا دي همتان ابي اما همومان استاكل يرا او توني دنقت برزك لو انا طبعي خمانه بك قصي عاديه كم بنرمي قساكم بس استعمل مادام خطوه حماسي ادم دبي توني دنقم برز بيتو حركاتهم برك زياتر برستر بيتو بس كاتر كشتشي غمين باسكم مثلا دستم ديتا خواري تون ديتا خواري وشكان يعني صبر ايليم همو اوا هتا برامبر مجالي بدمي هستي بيبك كاتا كتيروك كجيرمو تيروك كمثلا غمجينا يا دم هي مثلا مشاعرتي غمباري لبر مبستك بدما برامبر كدرج بويبكا كاستاكا وضعك مثلا زور خرافه لو نقطه ها توني دنگدين مخواري حركاته كان لخواري وانزام دم وش كان صبر ترئيله هر او زي خوي هي زور زار سركوتون عامل لبروي تدريب ما نكرت تدريب كي بشي زوري وايلده ابي تلاوعي او زهر وايلده خوي بدايه بتكلفه تمرينه كاين يقدو تمرين من هي بداية بتكلف وايك بس تيا تكلفك خوي مشكلتها مجموعة كباسي بودي لانجويج كان وازان انسان دبي مهرج بي وانيه يعني امنهاتي ليره يستابرم فرضا ما مستادبي كاتك باسي اما همومان كاتك برو اينديشي قش اروين أودني هو تهريز أو يعني مهرجاتي لو أنا لبالي لمسرحي تشكي اعتمادي زور لسر حركة يعني هندك شتي أوها يا لقر هر حركة كسكنك هموشتكان أوها نوانيا بطبيعي خود يعني بطبيعي خود بس واش نبي وشي بيجان يعني باسي خوش يستكهروا باسي مصيبتك هروا باسي يعني لا هموشتكي هر يعني أو حركة عشوائية دلالة لسرتيها كان نازل أو حركة عشوائية يعني اشتكان دقر كلمة يعني أو كلمة ديتن بزانم تيا توازيبي لقرويتيا وشكتيا تونك لقري بروا لغاية جسدكش لقري بروا تابكري بس قلتم بمبالغة في زور ناشرين درتي تواصلك عكس بيتو شكاي بتا تهريز بتا مهارزات ماشي استتمرينك كاين دودو لقري اكثر بس شو تابكري يا دو اكرمه
زۆر باش يلا دوو لەگەر یەکتر بە زەحمەت نەبی بەس قەیناش شەرحەکەم ئەوجا هەر کاتێکە مەسەلەن دوو بەرامبەر یەکتر ئەوەستن ئەلیف قسەکە با جێگر ئەبیت ئەلیف قسەکە با جێگر ئەبیت بەس ئەلیف کە قسەکە لە بۆ ماوەی 1 دقیقە یعنی ئەویدی وەختی لەو ئەگریتەوە یعنی 6 ثانیە قسەکە بەس دەبی ئاوها قسە بکە کە ئەنەوە شەبکەدارە یعنی هیچ چیرۆکەکە ئەجێڕیتەوە ئەوها هەمووی ئەوڕۆ هاتم بە پاسی لەوەلایەت و ئەوها بوو سوار بووم پیاوەک ئەوها هاواریەکردنەوە ئێستا پێتان ئەڵێم سوودی چیا و تەمرینە بەس نابی یعنی دەستی شتوا لێ نەکەی نانا بە پێوە نابی ینی ئەوها بکەی یان ئەوە هیچ نەسەرت بجوولێ ئەوە هەمووی باسی خۆشیەکەی نوکتەی زۆر خۆی نابی هیچ هەموو شتێکی ڕسمی باشە ئەو جارەی دەقەکەی دووبارە ئەەکەیەوە نەک بەرامبەرەکە هەر هەمان دەقەکەی دووبارە کاتەوە نەفسی حکایەت بەس لۆت هەیە دوو حرەکە بکەی بەس لەو دەقەیە دوو حرەکەکەی ئەوجا تو بە خۆت دیاری ئەەکەی کە لەوانەیە مەسەلەن لێرە برەی ئەوجا پێم گوتوەرە مەسەلەن ئەوجا دێەوە گەڕێەوە هیچ حرەکە ناکەی هەتا ئەوە چیتر ئەوجا ئەویش زەردەخەنەیەکی کرد و ئەوجا ئەوە خواحافیزی کردەوە باش کاتمان لەوانێ زۆر نەبیتن بەس ئەو دوو حرەکەیە خۆی وایە مەسەلەن کاتمان هەبە ئەو جارەی ئەەکەی 4 حرەکەت هەیە یعنی هەمان دەقە دووبارەکەی 4 حرەکەت هەیە بەس هەتا هەردوو بیکەن ئەو جارەی تەرەفی بەرامبەر ئەیرێ قسەکە ئەو شەبکەدارە ئەویش تەماشاکە بزانی چ دەستی جوولان برێنا دەست مەجوولینە هیچ نەجوولێ ئەوە یەکسەر ئەوە باشە دێڵ دەست پێ هەستان چۆن بوو ناخۆشە نیە مقەیەد وی ئەوها یعنی کاتە بەشەکی ئینسان هەر بەخۆی بە تەبیعی دەگەر وشە حەزەکە یعنی دەستی بجون بەس لێرە چ بوو حرەکەکان چ بوون بەشەکی زۆری تێ عەشوائیە لا ئێرادی یعنی زۆر موەجەه نیە بەس کە دوو حرەکەکەت کرد بە چی بوو ئێرادی بوو لە جێی خۆی یعنی وشە ئەو تەمرینە لەوەی باشە کاتێکە گەر ئەنجامی ئەدەی یعنی چەند جار لە ماڵەوە مەسەن زۆرتر ئەوە بکەی لە پێش ئاوێنە بەس کەس نەتبینی دوای نەرێنەوە فەقیرەی بەشداری خولەکی ڕێبواری کردێ بەنەوعاچی دی هاتەوە تەمرینەکە لەبەر چی باشە هەدەف لە تەمرینەکەی حرەکاتت مەقسوود بی عەشوائی نەبیت هاوها بە هەرەمەچی حرەکە نەکەی نا ئەزانم ئێستا مەسەلەن شتە چێجێڕمەوە هیچ ناکەم ئەو جارەی بەس دوو حرەکەکەم جارە چی دێ ئەەکەمە 4 مەسەلەن لە 4ەکەی ئەزانم لە تگەست کەلیمەچی وتیان هەستەوە ئەوجا هەمومان دوای دانیشتین فەرەزە فێرە بم کە لەگەڵ وشە حرەکە بکەم ئەو جارە چی دی دووبارە ئەکەمەوە هەمان حکایەت 6 حرەکەیەکەم جارە چی دی 8 یەکەم جارە چی دی 10 یەکەم فێرە بم کە ینی حرەکاتەکانم مەقسوود بی لە بۆ مەبەستە چ تایبەت ئەمن دەمەوێت ئەو پەیامە بگەینم بگەمە ئێرە ئەو هەدەفێ لەگەرەکە ئەو وەختت ئەوە یعنی ئەو تەمرینەت کرد ئەو باس لە تۆنی بکە یا هەمووی بەیەکەوە هەمووی بەیەکەوە ناتوانین تەرکیزی لەسەر بکەیت چکە مێشک ناتوان هەتا بتە لاوەعی کە لە بۆ لاوەعی بۆ ئۆتۆماتیکی تاو چکە مرۆڤ بە 4 مەرحەلە شت فێر ئەبیتن یەکەمیان مەرحەلەی لا کەفاءە لا وعی یعنی نازانی و ناشزانی کە نازانی نازانی و ناشزانی کە نازانی مەسەلەن منداڵەکەت گریە بابە دێڵە دەیدا ئەو پایسکلم دەیە چکە منداڵانی جیرانی دیتە سواری پایسکلی بووینەوە و ئەویش ئێستا وا زانی کە بەس سواری پایسکلی بی و چیوان نازانی و ناشزانی ئێستا پایسکلیان لە بۆ کڕی هەر سوار بوو بەچی داکەت ئەو جارێ بتە چی لا کەفاءە
بەس بەوەعی ئێستا فێر بوو ئەزانی کە نازانی ئەزانی کە کەفاەتی نییە ئەزانی نازانیتنەوە ئێستا دوو تایان تێک مەسەلەن دەستی گرت ئەکەوی و بەولا و هەتا وەی لێ هات تەرکیزەکە مەسەلەن لە سیاقە شەروایە ئەتوازان سیارە بەس بچی ئەوە سوکانەوە چی خۆ بە دیوارەکی دادەی زانیت کە نازانیت سیارە مەسەن تونند سوکانی ئەگری لە مەرحەلە یەکەم یەکە قسەت لەگەر کە وز بە تەرکیزم ئەوە ناوێت ئێستا وەختی تەماشای ئاوێنەکردنێ ئەوهاکەی هەمووی بە ڕسمی هەمووی بەوەعی دەبی و فکرت لەسەربی هەر شتێک فکرت لەسەری ڕۆشت نایکەی ئەوەندە دووبارەیەکەی ئەوەندە دووبارەیەکەی چی لێ دێ ئەبتە کەفا لاوەعی بەجارەی یعنی بەبێ ئەوەی فکریشی لێ بکەیەوە چەند جاروات لێ هاتێک کە سیاقە ئەگەیەوە ماڵیش ئەرێ بەچی هەڕێدا هاتم مەسەن فکرت مەشغول بووە فکرت لە چەند شتی کردیتەوە چەند عەبر بووی چەند چووی ئەولای چەند ئیجتیازت کردیە چەند سەبرت کردیە پێت لە برێک نایە ڕۆیشتی تەماشا ئاوێنت کردیە بە سەدان جار بەس هیچ شتوە بیر نییە لەبەرتی چووکە بۆ ئۆتۆماتیک ئەسڵ وایە یعنی ئەمەش لە تەدریبات و ئەوانە کۆتا یعنی مامۆستایەکی کاریزمات هەبی و سەرکەوتوبی ئێستا مەسەلەن تەواصلت ئاوهابی لاوەعیبی یعنی ناکرێتەوە هەر لە هەموو شەچی هەموو تەرکیزت تۆن ئەوجە زمانی دەستت لەگەر کەلیمە کەلیمە فکرت ئەوە نابێت ناتوانانی قسە بکەی ینی وچی سیاقەکەی لێ دێ بێدەنگ بەجار سوال مەکە لێم تێکەچی ئەو هەلە بەس وچی دی ئۆتۆماتیک چێبی تاو تازە ڕاهاتی لەوەی کەوا ئەمن کاتێک قسە ئەەکەم وشەم تۆن زمانی دەستە هەمووی بە یەکجاری بە یەکەوە ئەڕۆ واضحە ئومێ دەکەم زۆر باش بەس دووبارەیەکەمەوە بە مبالغە نەکەیت چونکە هەندێک کەس ینی ئەبینی باسی زمانی دەستەکە زۆر مبالغابی ورد و درشتی و بە حرەکاتی زۆر مبالغ فیهی ینی وای لێ نییە ئەوە مەسرەحات بالەیە چونکە اعتیمادیان لەسەر زمانی دەست هەندێک حرەکە هەیە دەبی ئاگامان لێبی کە نەیکەین ینی هەندێک حرەکاتی هەڵە هەیە لە زمانی دەست ئەو جیا ڕاهاتوین بە تەبیعات کەسێکمان دیتی ئەوهایە و وەرمان گرتیە بەس غەڵەتە مەسەلەن متەسەول ینی کەسێکی سوال کرد دەرۆزە کرد ینی چۆنە دەستی مەسەلەن ئاوا لێ ئەکا بەردەوام ینی شت شەرحەکە ینی کەئەنەهو ینی حرەکەکە وەکو ئەوە سوالکردن وایە دەست پانکردن ینی هەر شەرحەکە باسی هەر مەوزوعەکە ئەوها هەر دەستی ئەکاتەوە ئەوە لێک ئەوە جارێک وات کرد دوو جار وات کرد تەبیعیە بەس وتمان چی زۆر نەبیتن ئەوەی لە چێتی ئەگەڕێتن ینی دایم ینی قابی خۆی ئەخرینی ئەوە وا هەستە چێداتە بەرامبەر ئەوە یا متەوەترە مشەوەشە نەشوشتیە هەر ینی مهم بەردەوام حرەکاکە ینی زۆر حرەکاتی نامنسەجم معەقم ئەوەی کە دایم دەستی خۆی ئەشوا دەست خۆی هەر بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله خيراتتانەکەین ئەجیا لە کۆڕۆنای فێر بووە لە زمانی سایق زێڕنگەر بە تایبەتەوە دەبی ئافرەتان ینی دقەتی ئەو شتەی بدەن کە بەردەوام ینی خەناوکەیتی ئەو شتە بازنێتی دەینی ئەبا زۆر ینی یاری بەو شتانەکە ئەوجا مەسەلەن لە بۆ پیاوە ئەگەر سەعات هەر دەینی و ئەبا و ئەکاتەوە قەپات ئەکاتەوە ینی ئەو شتانەی کە پێێتی ئەکسسوارات حەلقا دەردەینی و ئەوابی بزەڵ چۆن؟ ینی ئەوەی کە زۆر ئەوان زەنجیر یان مەسەڵەن شتێک زۆر بەکاردێەوە لاوەڕینی بە بەویستی خۆردنی زۆر ئاخرەوجا لۆیێرین حرەکاتێکە عەشوائیە هیچ دەلالەتێک نییە بەس خراپیشە تەرکیزی بەرامبەر نایەڵێ وەکو خەیات یا مۆدێلەکە بەردەوام خەریکی
يعني ڕای کردنی و ئەوەی تەرتیب کرد قەینا خۆی ئەگەر ئێستا ئەو حالی هاتبی نارێم وەڵای نابی تازەتەوە ئەو حالی هاتیە دەوی يعني ڕێکەمەوە ئەوە بیت تەرتیب بەس نەک مستەمر يعني ئەوها يعني ئەو تەرتیبکردن بەرامبەر ئەوەکە لای عەرەبان ئەوە شتە زۆرە مدەربە عەرەبەکان زۆر کێشەیان هەیە لەگەر ئەوەی عەنگاڵی هەر دێتە خوارێ فراداتەوە دەگە دوسێ قسان دێتە خوارێ جارە ئەوە نەبیتن ئافرەت یان بەتایبەتەوانەی حیجابی مەسەلەن زوو يعني قەینا بەڕێکەوە بەس يعني ئەوە تەرتیبی کە سابت بی زۆر ئەوە نەبێت ئەوەی کە زۆر وچی من يعني مەسەن چاویلکە لە چاوە هەردەین تەخوا بەتایبەت ئەوەی کە یان مەسەن دەیەشتە چی بخوینتۆ ئەباتە سەرێ خوارێ و هەر ڕێکی دێخیتۆ حركاتي مبالغ قينا دارك دو يعني طبيعية يعني عينك كات خوارتات شكي بس بمبالغ فيه نبيتا وكو شير لقفسي كوروا هذا ديتي تان شير لقفس بمبالغ فيه ديو أروى خوي حركة زور باشا حركة مسرحية كاتو مثلا هندك زاردية أو لا أوها بس تماشى كودم تنشت وصبر نك أوها يعني وشواني دخينا يعني أوها دي زيادة اللي قاعد يتحرك أو دالة توتر ومشوشي هي نام منضبطة يعني أو ده حركة نعامة كيان بردوام سرت لك كتابة جاشتك إخويني وأجت لتواصل شيء بصريتني لجر برامبر يعني بس سرت لأجشت شيء تخيندو هول ده يعني عبارة ديت دعاء تماشى كيو يعني مثلا تنا خوش مثلا قرتو بيا خطبة شيء جمعي مع أصلا مثلا خطيبك بس تايلة أو كيو همو يا أخيني تو هسنا مخاطبتك هسناكي لقرتوها هسناكي قصة لقرتوك وزاني العالم تشتري العالم تشتري أو حركاتنا يعني حركاتي هلن للغة جسد هندا تشتري هن بس بعموم هاول بدا خود ضبطك يعني حركة تشت نبي بي بناسريو حركة نبي بي بناسريو يعني مثلا زور شتشي دوباره كيو بحد شي زور مزعج كهر بردوام أو شيء دوباره كه مثلا هر يعني دستة أو هبي قلت صعب يعني لبرتي يعني مثلا وكأنه قشتي أبريتن أو توري لي أدم بري كسؤالي هات لسر زمان دستة مثلا بوشة زار باش بله أقل يكتب طاوة كرقشي أوها خاصة مطالع عنها ليتت وانا أكد نمجشت باب الواقشي تساقا درسك هيت ستيمر زيركش بزور زيرك بس كبرت ستيمر زور حساس بدون هنجين يقول ما مستنات وانا تركيز النار لسا درسك لا دب الموتاك يعني زور عن تحبه تحمل فرصة مبالغ ودعاء أقر لقري قورة بخرابة يعني دعاء هر واء أمينة أصل واء يعني علاج بكريت أصل واء علاج بكر زارش استبين سر أوي أو بشيء كمايتمان تون بتوانين آوينين خومان بين تون بتوانين خومان تاكين يعني ما بششي لصفاتي كاريزماي ما مستامان خوين كدبي تون بيت صفاتي هبي أكيد همومان بشكمان لوانا تدايا بشكمان لوانا بوسطي تدابي بشكمان هشتا مايتي كخوي ماني لبو ماندي بكين تاوكو بشل خومان درسك بلام أصل واعي مثلا استعمل خوما بناسي باشترين شتلوي كمثلا خود بناسي اشتكمان هي بناوي نافي جوهاري دو عالما أو بنزريان دو زيوتو بيوغوتري يعني وكبري بنزري جوهاري ويندو بس لو أكاك آية من تند خوم أناسم تنديش يعني مثلا برامبر أمناسي لكام صفة أمن خوم أناسم لكام صفة خوم ناناسم
لكام صفة برامبر أمناسي لكام صفة كسنا أمناسي نخوم أناسمنا برامبر أمناسي يرحمكم الله تقسيمي كردي لبو توار باش باشا چي كبيو قتري منطقة مفتوحة كراوية أمن خوم أناسمو برامبرش أمناسي يعني أمن خوم أزانم أو صفتهم هي برامبرش أزاني أمن أو صفتهم هي أو كام شوينة كراوك بشتي كمنطقة خفية أمن أيزان برامبرنا أيزان مثلا أزانم لخوم را عندك صفتهم هي أو جتانم هي بس أزانم يعني كسنا زاني أمن أو صفتانم هي بنهينيا خوم أزانم بتنه درنك وتلبو خرج عندك صفتي تر منطقة مجهولة نادية أمن أيزانم بس برامبر أيزاني فرضاً أمن وأزانم قسم همو يخوش أو نرمو أو بس لو أنا طرفي برامبر ولا من قيشتيا كأمن قسم رقة بس أمن لخوم نازم كقسم رقة برامبر ليم أبيني برامبر ليم أبيستي أو أمن بشخصيته شي قصرق أبينيتن بس أمن لخوم لا وامزاني يعني نرمو حليمة مزور مثلا أمن تخا أمن قسم أري أمي أوي شكر بس برامبر أو ها أم بيني كقصرة لو لبروي خوم باش نناسي بس برامبر أم ناسي ياخد قصرقة كاني خوم وتأويلكم ك أو آخر دبي حق بري حق شرقة نا أكري حق بري بس بتي بس جاني وبريتشي بيري منطقة عمياء نخوم أيزان برامبر أيزاني أو منطقة تاريكة وناديارة نخوم أيزانم وأنا برامبر أيزاني لبرتي شو أيزاني لبرتي نخوم أيزاننا برامبر أخلو شاراوة بهندك يعني نخوم أزانم برامبرش أيزاني نانا نخوشيش يعني توشي حالتك أوهانا بنا بدركي زور زوانا دست خوش توشي حالتك أوهانا بويما نكتيما موقف أمن استعلى بوتان باسكم كيعني إنسان دبي زور آزابي حركاتك مارد ديت أو مارتيا سري أجري أو هالي أكي سري لي أكيوا و أوابي يكسر وكو كلمة شاي بس استا كرمة تبين ما وانيا خومنا ناس النكتيمة موقف يعني لبروي نازم يعني وش تيم ده هي يعني قصش خوش أو هابكو أو هامكو شيري بجي أجري بس بشيلي ببيني حق وانيا راك أو منطقة أنقوش ناس كباسة كان ما شاء الله لو هذا هرماري بقريني أو عليك أو نازانا من واما يا واني ما نكتي موقف كروينا دا نلا برتاينغو نلا برتاي من مش كتيمة أو موقفيك أو هذا أو صفتي لخوم نازان كسك مثلا يعني بابرين نكتي تموقفة شوا يعني دمانتي لبران براب جيري فرضا نكت أو موقفي نازاني لبران بروي تاكا تناكا نامن خوم أزانم نبران بر إزاني بلا يت موقف أو ديار بي خوي أزاني وبران بريش مثلا بتا منطقة مفتوحة شيوا نشيوا جالا بمكوجة مثلا دركويكا أو موقفي تون أبي يعني لبران بر أو شتي تون واضحة؟ لبرت بيا قطري نافذة جوهري لبرت بيا قطري بنزري جوهري لو ببنزرة تشبيهيان كرديا لبر يعني تخيلي خانوشي أو هايان كردي كطرفي يكم ليريا أمنم طرفي برامبر شخصي مقابلة استاك لو بنزري أو منطقة عامة مفتوحة كأمن خوشم أي بينم تهيا لو جوري برامبركش أي بينيتن أما أو جورا أمن نايبينم بس برامبر أي بيني
ئەو ژوورە ئەمە نایبینم بەرامبەر نایبینی ئەو ژوورە نەخۆم ئەیبینم نە بەرامبەر ئەیبینی واضحانێ لۆ بە پەنجەرە تەشبیه کرایە یعنی لۆ پێگوترێ نافذە جۆهاری یا پەنجەرەی جۆهاری چکە لەولا لە کام پەنجەرات و لێ دیارە لە کام پەنجەرە بەرامبەر لێ دیارە هەندێک پەنجەرەی هەندێک ژوور گوتمان خۆمان و بەرامبەر ئەبینین هەندێک پەنجەرە هەیە نا بەرامبەر تێدا ئەبینی بەس ئەمن نابینم هەندێک پەنجەرە ئەم نەیبینم بەرامبەر نابینی و پەنجەرە شوا هەیە غورفەی وا هەیە نا ئەم نەزانم تێدایە نە بەرامبەر ئەزانی چونکە گوتمان مووقفەکەی نەهاتێ هێشتا ڕووی نەدایە هەتا بزانم سیفەتم لەو بابەتەی چۆن یان هیچ تەڵەبەک مەسەڵەی پێدای بە ئەوەندەی ساڵی مامۆستای مەسەڵەن نەبووە الحەمدولله بەڵام نازانی مووقفی خۆت چۆنە ئەگەر یەکێک مەسەڵەن بەکانت فەرەزەن جنێوی بە مامۆستایت چۆن تەسەڕوفەکەی لەوانەیە تۆ ئێستا وا برێ ئەوهاکەم بەس نەکەتێ مووقف بەس بکەویە مووقف لۆ دەرەکەوی کە مەسەڵەن تو کو تەسەڕوفەکە لەو بابەتان ئەو لۆ زۆر مهمە ئێستامە خۆمان بناسین ئەو خۆناسینە باش بە چ ئەکرێ ئێستان بە چ بزان مەسە مامۆستایەکی زۆر باشم زۆر سەرکەوتوم بەتوانە یعنی ئەتوانم مەسەلەن لەگەڵ قوتابیەکان پەیوەندی دروست کەم عیلاقەی باشم هەبی نەزرم لەوانەیە لەسەر خۆم زۆر باش بی کە برێمە من پێرفێکت بەڵام شەرتە بەرامبەریش بڵێ پێرفێکتە قوتابیەکەش بڵێ پێرفێکت شەرتە ئیدارەش بڵێ پێرفێکت وەنا یعنی ئەو تەقیمەک هەیە پێگوترێت تەقیمی 360 تەقیمی 360 دەرەجە یعنی لە هەموو زاویەکەوە لە هەموو زاویەکەوە ئەتوو خۆت ببینی لۆیە وا باشە مەسەلەن خۆت نەزرەی خۆت لەسەر خۆت بنووسی ئەم لەو سیفەتانە 1 2 3 4 5 ئەوەم هەیە ئەو جارەی بەرەکەت مەسەلەن تو وەکو ئەوە قوتابیەکان وەرەقەچیان بدێ بڵێ حەزەکەم مەسەلەن چت هەیە لەسەرەمە نووس بەبێ ناو هەوڵ بدە بە برێ بە کۆمپیوتەریش بنووسن هەتا دەست و خەتی شت نەناسرێتەوە زیادە فی الئەمان هەموو شتان وەرن ئەو وەرەقەی بهێنە ناو ئەو سندوقەی ئەمن ئەچمە دەرێ ئەو دوای دێم سندوقەکەی هەڵەگرم بزانێت چۆن ئەتبین یعنی قەت تەجروبەت کردێ یعنی فەرەزەن هەرچێکت پێڵن ئەرێ وەڵاهی ئەتۆ ئەرێی مەرحەمی مەسەلە ناوەڵا دێ ژۆرێ ئەمە ترسمان لێ ئایا مەزدەری ترسی یا مەزدەری ئەمانی نازانم ئەو دەبڕەوە ئیدارەی لە ئیدارەی لەسەرەوە مەسەلەن تەقیمت ئەو جارەی برادەرەکانت تەقیمت کرد ئەوان بەروبەرت تەقیمت کرد ئەو پێگوترێت تەقیمی 360 عادەتەن هەندێک شەریکات لە بۆ لە مۆزەفەکانی خۆی ئەیکا بحیث لە هەموو زاویەکەوە تەقیم بێتن ئەو زە دوای معدل وەگیرێ ئەو زە دەرەکەوی کە چێ باشە چێ باش نیە هەتا بتوان مەسە مکافای بکەن نەک بەس خۆی نەک بەس ئیدارە نەک بەس زەبوونەکەش مەسەلەن ڕەئی چییە ئەو جە برادەرەکانی و هاوشێوەی و هاو پیشەکانی مەسەن چۆن ئەیبینن هەموو ئەوانە تەقیمە چیە باش ئەو جا ئەگە تەقیمەکەت دەستکەت وەرە بنووسە ئەو سیفەتەم هەیە بە نسبەتی 40% فەرەزەن نەرمونیانم 40% یعنی 40% تەڵەبەکانم وەخۆم پێم وایە کە ئەمن شەخسەکی نەرمونیان باش کەواتە چۆن باشی بکەم کەینێ باشی بکەم دوای مانگەکی دوای 6 مانگی بەرنامەی لە بۆ دائەنێم چۆن خۆم ئەگرم زیاتر مەسەلەن پێشی ئەوەی حکم بدەم هەڵوەستەیەکەکەم ڕائەوەستم ئەوجا سیفەت وەرە بنووسە لەوەی 70% هەیە باش چۆن بیکەمە 90% کەینێ بیکەمێ بە شێوازەک لەوانەیە پێویستت بە ئیستیشارەک بی لەوانەیە پێویستت بە کتاب خوێندنەوەک بی لەوانەیە پێویستت بە خولەک بی لەوانەیە پێویست بە پرسەکی عابر بی چ بکەم چ نەم لەوانەیە پێویستت بەوە بی خۆت بیر بکەیەوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشترەچی چکە خۆت تەقیمەکەی خۆت هەڵە سەنجێنی بزانم ئایا من وایمە باشم لە چ شتێکی باشم چەند لە سەتای ئەو شتم هەیە ئەگە 90% هەبوو مەرێتەوە کڕم پێرفێکت بکە 95 ئەگە 30% و 20% شت هەیە لە شتێکی ناومێد مەبە
بڵێ بابی کەمە چل لە سەتا مەرحەلە یەکەم ئەو دوای مەرحەلە چی دی یەکەمە 5 مەرحەلە چی دی یەکەمە 6 وردە ئیش لەسەرەکەی کە باشتر بچی زۆر باشە. آخر شت کە ئەیکەین اختبار الکاریزمایە ئەوە دەبی ینی ئەگەر لەگەر من جوابی بدەنەوە بەڕێستان ینی چەند سوالە کەس 5 سوالە تقریبا سوالەکەن کە بزانین لە بەحکمی ئەوەی کە ئێستامە کاریزمامان زانی و چۆنە و چۆن نییە و بە شێوازە کە صیفاتی کاریزماتی بابەتانە ئێستا هەندێک پرسیارە هەر یەکە و تەقیمی خۆی بکە بە ینی شەرت نییە ئێستا من لێتان وەرناگرم ئەو وەرەقە کەسی تان وەرناگری لەبەرەوە هەوڵ بدە خۆت نەک کەسێک دەرچم نییە تۆپ کاریزما چکە ئیستیفادە لێ ناکەین ئەوها خۆت ئیستیفادەکەی بابرێ وەڵا 20 لە 100 کاریزمام هەیە باشترە لەوەی لە خۆت بنووسی 100 لە 100 کاریزمام هەیە وانەبی ئینشاءڵڵا هەمووتان وان و زیادە بەس مەقسەدم لەوە بس لەسەر کاریزمانە باش. لدي حضور في البيئة التي أكون موجودا بها ئەمان کاتێک ئەچمە هەر ژینگەیەک بوونم هەیە لەو ئەوەی دیارم نەک یعنی هیچ دیار نییە ئەوە هات نهات کا لێرە بوو هیچ دەوری نەبوو کە ئەچێ مەجلیسە چی بوونت هەیە ینی پێت وە دیارە کە ئەو شخصە یان کە لەوێ نەبی مەسەلەن ئەرێن ئەوی خۆزگە ئێستا ئەو شخصە لێرە بە مەجلیسەکە نەوعەچی دێ بوو چۆلی کردێ کاریزما بەعام ئەو ئێستا سێ اختیارمان هەیە لا يوجد نا هیچ بچم نەچم کەس ینی زۆر هەست ناکە ینی ئەو بوونەم نییە لە ناو مەجلیس ئەگەر ئەوها بڕەقەمیەکی بدەخۆت بابا بەس بەعام نەک لە مەجلیسێکی زۆر برادەرێکی زۆر دەیق ئەوهامە بەڵام لە مەجلیسە عامەکان هەمووی ئەوهانیم بەعام وای ئەگەر بخەی ناو قوتابخانەش لە ناو دەرسی خۆت ئەوها ینی حضورت هەیە بحیث هەموو هەستەکەن کە ینی مامۆستا تەواو ئەوە ینی ئەو کەسە هاتێ ئەگەر إلى حد ما نیواونیوە مەسەلەن ڕقم دوی لۆ خۆت دانێ ئەگەر زۆر باشە ئەگەر نەبوونت لە قوتابخانە تەڵەبەکان وا ئەکا مامۆستاوە لۆ نەهاتی ئەوڕۆ ئەوە ینی لە خەرک لێتە پرسی لەو مەجلیسە ئەگەر ئەوها سێ بدەخۆت چۆن؟ ئەخ نەک ئیدارە زۆر باش ئیدارە دایمە نەپرسی چێ غایبی جان دەست خۆش بەرێ نەنا بەعام جارێ نانا من جارێ دەم ئەوەی ئاخری ئەو تەمرینە ئاخرە بەعام کاریزمات چۆنە هەتا ئیشی لەسەر بکەی ئەو وەخت ئەوە باش. لدي القدرة على إلهام الناس توانام هيا كإلهام بخش بم لبو خرچي يعني كاريگرم بم تياندا أوي بي چون أودا لا تأثير نا والله هيت واني ما هيت تأثيركم لسخرك نيا وناتوانم وكبري إلهام بخش بم لوي وان ليبكم بجولين حركة بكن إلى حد ما دو ئۆی کاریگەریەکی زۆرم هەیە بەسەر خەرکەوە ئەوە سێ بدە سوالی سێ ئەعرف كيف أقود مجموعة ئەتوانم سەرکردایەتی گروپەکی یعنی کاتێک لیدەری مەسەن گروپەکی مە ئەسپێرن کە برێن ئەتوو ئەو گروپە ئەتوو بەرپرسیانی زۆر بە باشی مەسەلەن ئەتوانم ناتوانم بە هیچ شێوەک هەر نازانم سەرکردایەتیان بکەم و ینی بتوانم قیادەیان بکەم ڕقەمێکی بدەخۆت إلى حد ما یان مەسەلەن ممکن ولكن لە مجرب لەوانەیە ئەوها بتوان بەس تەجروبەم نەکردێ دوی بدەخۆت ئەو بە باشی ئەتوانم ئەوە شتەی بکەم ئەسڵەن وا لێ ئەەکەم تیمەکە هەموو یەکتریان خۆش بووێ بجوولێن زۆر کاریگەر بن زۆر بەتەجروبە بن سێ بدەخۆت جعل الناس يشعرون بالارتياح ئەتوانم وا لە خەرچی بکەم کە هەست بە خۆشی و بەڕاحەت و بە ئارامی بکەن لەگەڵم یعنی خەڵک لەگەڵ هەست بە ئارامی بکە نا
اصلا هندك هر حزيان لين يقسم لقرب كان رقم يشي بدا خود هندك دار واما هندك دار واني ما او رقم دوي بدا خود اوي همو خرق اقسم لقرب او رقم سيد باش بيقولوا ابتسم للناس يعني زرد خنم هيل ابو خلشي ويعني بخندوا لقى خلشي قساء كم نادرا زار ججنانه مثلا احيانا هندك زار وايه هندك زار عبوسم دائما يعني بزرد خنوا خلق انبين او آخر سؤال يمكنني الانسجام مع الآخرين أتوانم بقون زيم لقل خلشي أتوانم بقون زيم لقل خلشي زياواز طبعا لقل بيئاتي زياواز جنقي زياواز ناتوانم بهيت شيء وياك إلا جروبي خوم هي مثلا مجموعة كسر ناتوانم لقل خلشي دي بقون زيم أو رقم يك بدا خود أتوانم هتا حدتي دوي بدا خود هر لهر شيء من گنجم وجدت تلفون وانا يعني هر تلفونه شكر بعد 2 ساعات 3 ساعات بيت دارك تلفوني كرت تلفونه كيلوهات تارك ساعات قصي كرت داش بيقوت كتموتي زو تواكر دوزاي قلتي اخر رقمك غرد بو ياخذ اويك لدوره باسمان كرد او صفاتانا زياتر شيء لسر بكي هتا باشتر بي اگه دبو هول بده زياتر بي مثلا بابرو زياتر بروات كتمان اگر بو برو سر يعني ان شاء الله باشي هول ده باشتر بي زور تربو يعني هر زور باشي هول بده زياتري كي لخوت يعني مثلا هول ده ابداع بكي وزار الى كاريزماي لتاثيرت لتواصلت تا باذن خواي باشتر بي زور باش اخر سؤال لو سؤال مزعجاني كدور جايكا كوينك لنا شوشة چوايا واو في تپدوري بي گوتري سري جيرايا استا نابي شوشة كي بشچيني كون كي بيتويني و نابي تپدورا كش دربيني او كويني دربيني بري والله بيخينا تپدورا جانا خوش ما شاء الله هرزوق گشت حالو تفرا چلو لیدن ما شاء الله او هفك دكاتره دروجي كامل باري اگر صانيت او زاكم تتكون جانا فكر دكاتره شنو والله تحاضري اكثر أنا حاضر أكثر برا داي تكيف تمام باش زين باش ما شاء الله بالفعل تماشا يعني ما يسمى ناكري ومستحيلة يكثر بابا ما بس تبي زخت كفلينا ويقديتن هولوش تي حالتي أوي داندراك لي نرجع أتوقع زختك ري فلينا بس تواو زخت كي ويك ديتن استنى زور باش ما شاء الله دستان خوش كاتا استما أكري هندك زار أما لو حالتي بين أما أو هابين لحالتها شي أو هاين خومان قتيس داية لوضع شي كارين نعم ناقورين بهيت شي وشي أمن هركوما خوي شيري هتابيري لو عبارتانا أمن ناقوري مكس ناقوري وانيا حل بدوزو إبداع بك بزانا بتشي وازا أتواني جياني خود برو باشتر ببي لو كونفور زوني خود دربت برو باشتر صفاتي باشتر طبعا أما هردبي وكو قلتمان ضوابط مان هي حدود شرعي مان هي بس كلو دانية يعني بلام
هەوڵ بدا کە بەرەو باشتر بچی هەوڵ بدە ڕۆژ بە ڕۆژ گەورەتر بی گەشە بکەی زیاتر بە بخوینەوە شتی باش بخوینەوە نەک بەس بخوینەوە چکە هەندێک خوێندنەوە هەیە خراپە باش بخوینەوە لە دوو بە کە صفاتی باشترێت زۆر باشی ئەلحەمدوللا برێ زۆر باشم بەس لەو باشەش باشتر هەیە هەوڵ دە باشتر دایم قەناعەت مەکە بە باشی هەر باشتر بە ئەگەر لە شتێکی قەناعەتت نەبی باشە لە باشبوونێ باشە لە باشبوون قەناعەتت نەبی هەر برێ با باشتر بە با باشتر بە ئینشاءڵڵا هەر بەرەو سەرەوە ئەچی ئاخر شت ئێستا ئەگەر سێ بەیەکەوە ئۆندەی کرا یعنی سێ دوو چۆن مەجالتان بوو لە خاڵە ئەو دوو ڕۆژە بە چ دەرچوین چ فێر بووین لە سوورەکە لە ترافیک لایتەکە سوورەکە زەردەکە سەوزەکە دیاڵە مناقەشەیەکی بکەن و ئەوجا دوو دەقە مناقەشە ئەوجا دوایی قسەکانەکەین هەر یەکەو لە ڕوانگەی خۆی کە چی فێر بەرێ مامۆستا بەرێ باسی دەکەین بەڵام پێچوانەکەی بە سەوت بە سنوور بەرێ دەرێ ئەو کەسان ئەو مامۆستانی کە سیماتی کارێزمیان تێدایە ئامادەکان کەسێکی داین و کەسێکی وانەکەی چێژبەخش بکەن جوان هیچ کاتێک هەوڵ نەداکەن کە بە یعنی لە باشدا کار بکەنێتەوە بە شێوازەشتر یعنی کورتەکە بابەتەکەی بکەین دایم هەوڵ داشتی زیاتریان جوان دەست خۆش بە ئەگەر مەجال بدەین ئەوانەی تریش ئەگەرەوە بی بەڕێت جوانە دەست خۆش کۆنتڕۆلی جوولەکانمان بکەین بەڵێ چێتر فەرمو سپاس بدأت هەمووی ئەوە کار زۆر خۆسمیارمان دیتیە یعنی حەز ناکەم لەمەوە ئەوەی لەکەم زۆر زۆری بوو کە دەتوانم بە دەیان سەعاتیش جێ لەوە ڕێستاڕا بگرم یعنی لە زۆربەیەوەکەی بەدەگمەن ئەگەر شێبنت بەکارت نابی ئەو ئەلمەیان ئەو خبرەی هەبوو بەس دەتبەخشی ئەو زۆر لەکەم سپاس بەڕێزی بەزی دەورەت کێ کەسەکە دەڵێ من کەسێکی ئەو هاوەوە ڕاستە خۆش ئەدوو خبرە کتێ باس بکەی بەس باشتر ئەمن بڵێن مامۆستا بۆ شێوێ نەک ئەمن پێ باسی خۆ بکەم ئەو ئەلمەی لەکنێت بۆ خبرەی لەکنێت بوو یعنی بەبێ ئەوەی زۆر بەتوانی دەتبەخشی ئەوە بەجددی لەبیر نەکرایە بۆ من عەفوان لە خزمەتدام هەم لە چاڵەکانم زۆر ئیسفادە لێ دەکەم و هەمیش دڵۆمەنداڵی خۆم کە بۆتت لە کاتی ئامۆژگاریکردن خۆت بینە ئەو وەختەی کە پێشی لە نەتوڕە بوونە کە پێشی غەڵەتەکەی کردبی چ شتێکۆی لێ کردیا خۆت بینەنەوە ئەو بارودۆخەی ئەو جا ئامۆژگاریکردن ئەو زیاتر سومەندە و لەگەڵ ئەوەش بزانی کەسەکە حەزی لە چییە لەڕێی حەزەکەیە و لاوازەکەی بزانی ئیسفادەی بکات و دەست خۆش زۆر سپاس بەڕێزی لە خزمەتتاندا فەرموو لە بازەی سەر شتانێک کە دەبی زیادی بکەین بۆ ئەکتیڤیتی لە ئەسنا ئەو سیمینارە چەند ئەکتیڤیتی کچکە 2 دقە 3 دقە ویستیە بەڵام خەوەکەی دابردینەوە شەحنی کردینەوە هەندێک ئەکتیڤیتی تێکرا دەکەن لەگەر بابەتەکە ناو دەرسەکەی هەم تەڵەبەکە حەزی لە ئەکتیڤیتەکەیە هەمیش ڕەبت دەی بە دەرسەکەی زۆر دەست خۆش سپاس هذا راسك ما عليك بالواني أو ريتيات وابكي تواني راسك بيوبيا يعني مثلا نوع درس شاب كي لنا طلباش تشفي يعني هذا الطلب اللي تبغى بس كم تريني ما تبي تقول وابكي زورتي طلب اللي تبغى سودان زور جوان دست خورس باس بري بزرگی کارم باید گوید لگوشی شش ساعت مشاهده خود بکه رای میان ورگیا لولانی اتوف بکی و زور باش بی آهان نبی لولانش بکی و زور خراب بی هروان نبی آهان نبی جن و طانی خود بگوری و هروها خوب جاندن نیال دور برتو کارگان و شکارش کردن زور سپاس دست خوش بري مامست كاس كاركترين يبتدى نقول أو الميكا بيتي هي مثلا يعني بيت ترى بكو يعني لحم وريكا ولا بتون ولا بوي سماني جستا ولا يعني هاي كداري هاي تلانا تقول ولا وريكا لما مصا أنا ده مش كان كوس مدار كانك لا ما كاو يعني بلا كتير ده تنها ليه وهم كل كبيرين بقى لو كادلا ولا وانا كلا بيت مكان هم بيساني ده زۆر جوانە دەست خۆش سپاس کەستر ئەگەر شتێک بەرێ فێربووین وەکو ئاوبین
نەرمونیان بین و ئەگەر بەربەستیشمان هاتە پێش ڕێڕەوەمە بگۆڕین بەس ناوەستی زۆر جوان دەستان خۆش سپاس بەرێ آخر مداخلە بەرێ إنسان بيشتغل في كذا شكاري سواء في كاتب في كذا شكارية التأكيد هذه اللي تصير كذا إنك ما وصل برابر طلبة ما وصل لقى ما وصل مدير لقى ما وصل زور كثير لقى رئيس شهادي زور برزني يعني زور الله بس تلفظ سكتين كتري أو التأكيد شوي يعني ها بروكت سكي أكاد يعني لقى رئيس ببازار إقصانة أكاد قيامة أكيد زور لما تناقص طلبة مستوى باش كان بريد يعني التأكيد هذه لحظة كطلبة كبيرة زۆر دەست خۆش زۆر سپاسان دەکەم سەرەتا سوپاس خوای تەبارەک و تەعالاکەن کە تەوفیقی داین لە خزمەتتان نابین سوپاس مامۆستا ڕۆژان و مامۆستا ئامانجەکەن کە ئەو هەلەیان ڕەخسان زۆر سپاسی بەڕێزتان دەکەم کە بەڕاستی جێگرەکی زۆر باش بوون کە ئەو هێزەتانم بەخشیە من کە بتوانم قسەتان لەبۆ بکەم تەفاعولتان ماشاءالله زۆر کاریگەر بوون مامۆستای زۆر بەتوانە ئومێد دەکەم یعنی ئەگەر بەو خاڵە دەرچین کە کاریزما شتێکی خەیاڵی وەکو عەرەبیە طەیرە عنقا و ئەو شتە نییە کاریزما ئەوەیە کە یعنی تو لە جێی خۆت هەوڵ دەی پەیامداربی پەیامی خۆت بگەینی کەسێکی کە پیشەی خۆت پیشەکی زۆر پیرۆزە لە ڕێی پیشەی خۆت ئەتوانی پەیامی خۆت بگەینی ئامانجت هەبی لە حیات پەیامداری بکەیت ئەو پەیامە یعنی کەسانێکی زۆر محتاج لەبەردەستانن ئێستا تو فەرەزەن ملیۆنێری بی ملیاردێری جێت لە پارەی نەبی بەڵام بە سەدان فەقیرت لەبەردەست بی چیەکە في الغالب ئەگەر وەکو مرۆڤەکی ینی خەمخۆری ئەو خەڵکەوی چۆن بە تەسەڕوفەکە وەچیاکەی کەپارەت هەیە دەی ئەو گەنجانەی لەبەردەستانن ئەو منداڵانەی لەبەردەستانن زۆر هەژارن زۆر پێویستیان پێیە و ئەتوش ئەلحەمدولله خوای تەبارەک و تەعالا ڕەزاقە ڕزقێکی زۆری پێدای شرط نییە ڕزق بەس پارە بێ ڕزقێکی زۆری پێدای وەکو فکرە وەکو عیلم وەکو زانیاری وەکو خەمخۆری ئەتوانی لەو خەمخۆریە خۆت ببەخشی ئەتوانی لەو ڕزقەی کە خوا بە تووی دایە لە عیلمەکەت لە پەیامداریەکەت ببەخشی هەمووان ئەو کاتە کەسێکی زۆر زۆر باش ئەبی کەسێکی پەیامدارە ئەبی واتە کەسێکی کاریزما ئەبی زۆر سپاستان دەکەم دەستان خۆش زۆر زۆر